ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. ئێوە بینەری کەناڵی هیوان و من شەماڵ عەلی. ئەمڕۆ لە بەرنامەیەکی تری دیالۆجی هیوادا لەگەڵ ئێوەم بۆ تاوتوێکردنیا خود بۆ ڕانان و هەڵسەنگاندنی کتێبێکی تر لەو کتێبانەی کە لای ئەمە پێمان وایە کە باسکردن لێی و هەڵسەنگاندن و خوێندنەوەی گرنگە. دیارە بۆ ئەم بەرنامەی ئەمڕۆ هاوڕێکی ئازیزم لەگەڵایە، عومەری خەتات. بەخێراتی بەخێراتی ئەومەنج. زۆر سپاس. من پێشەکیەک باسەکەم لەسەر بەرنامەکە ئەمەجان، بەڵکم تەحمل هەبێ تا ئەوەی کە باسەکە تەواو بێت، چونکە لەوانێت تۆ زۆری پێ بچێ. پێم خۆشە ناساندنێکی کتێبەکەەوە، ناساندنێکی نووسەرەکە حەقی خۆی بدەینە بەر لەوەی قسە و باس بکەین. دیارە بۆ ئەوانەی کە عومەر ناناسن، عومەر چالاکوانێک و نووسەرێکی مارکسیست و چەپە، ساڵانێکی دوور و درێژ ئەندامی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق بوو. ئێستا من وەکو نووسەرێکی چەپ و چالاکوانێکی ناسم. لەم ماوانەی ڕابردووە وتارێکی سەبارەت بە پرسی ئاین و پرسی هەڵوێستی کۆمونیستەکان سەبارەت بە ئاین نووسی، کە بۆ من جێگای سەرنج بوو و ئەم باسەشەم دەمێک بوو دانابوو بەڕاستی لەسەر ئەم کتێبە کە ئەمڕۆ بە ئێوەی ئازیزیە ناسێن و قسەی لەسەر بکەم. لەبەرەوە هەوڵم دا، بەڵام باشترم لە عومەر پەیان نەکرد ئەمڕۆ بۆی کەوا پێکەوە ئەم قسە و باسە بکەین. کتێبێک کە ئەمڕۆ ئێمە ئەمانەیە قسەی لەسەر بکەین و بە ئێوەی ئازیزی بناسێنین. کتێبەکە ناوی پێغەمبەر و پرۆلیتاریا، فەندەمێنتالیزمی ئیسلامی چین و شۆڕش. ئەم کتێبە لە نووسینی کریس هارمانە. کریس هارمان مارکسیستێکە، نووسەرێکی مارکسیستی بەریتانیا. لە ساڵی 1942 لەدایک بووە. لە کۆتایی شەستەکانەوە تێکەڵ بە کاری فکری و سیاسی سۆشیالیستی بووە، وەک نووسەرێکی مارکسیست خۆی ناسیوە. یەکێک لە بنیادنەرانی ئەو ڕاوتەیە کە بە ناوی پارتی کارگەرانی سۆشیالیستی بەریتانیاوە خۆی ناسێنێ. لە خوێندنی لە زانکۆی لیدز لە ساڵی 1965 تەواو کرد و دواتر بۆ خوێندنی دکتۆراکەی چووە زانکۆی بوریناسی لە لەندەن. بۆ ماوەی جۆرا و جۆر سەرنووسەری بڵاوکراوەکانی ئەو پارتە بوو کە باسم کرد. یەکێک لەو بڵاوکراوانە کە بڵاوکراوەی کرێکارانی سۆشیالیست ئەنتەرناشناڵە و ئەوی تریان سۆشیالیست وەرکەر، کە ناوە سەرنووسەری هەریەک لەو بڵاوکراوانە بووە. ئالێکس کالینیۆکۆس کە یەکێک لە هاوڕێیانێتی و یەکێک لە فیگەرە ناسراوەکانی پارتی کارگەرانی سۆشیالیستە لە بەریتانیا، بەشایەتی تۆنی کلیف ئەو واڵێ کە ئەو کریس هارمان بەشدار بووە لە داڕشتنی تیۆریەکانی ئەو ڕاوتەدا. خاوەنی گەلێک نووسینە کە هەندێکیان لە ڕوانگەی لایەنگرانی ئەو نەریتەوە ئەو پارتەوە لە بایەخترین نووسینەکانی ڕەوتی پارتی کارگەرانی سۆشیالیستن، کە هیچی لەوانش ئەو کتێبن کە ئەمڕۆ ئەمانوێت بە ئامادەیەوەی ئازیز ڕانان و هەڵسەنگانی بۆ بکەین، واتە کتێبی پێغەمبەر و پرۆلیتاریا. کریس هارمان لە کات و ساتێکدا کە هێشتا لە ئەوجی چالاکی خۆیان بوو، بەداخەوە لە شاری قاهیرە لە 7 نۆڤەمبەری 2009 بە نەخۆشی دڵ ماڵاوی لە ژیانەکە و دیارە لەو کۆنگرێش کە لەوێ بوو لە کۆنفرانسێکا بەشداری کردووە کە ڕەوتی سۆشیالیستە شۆڕژێڕەکان یاخود ناوەندی لێکۆڵینەوەی سۆشیالیستی لە قاهیرە ئەنجامێندا. هەر لەو کۆنفرانسەیە بە نەخۆشی دڵ جان لە دەزەیاوە ماڵاوی لە ژیانەکە.
بەم باسە کورتەوە کە ڕەنگە حەقی خۆشیمان بە کریس هارمان نەدابێ، بەڵام ئیتر بەرنامەکەمان بواری لەمە زیاتری نییە بەڕاستی و ناتوانین فرسەتی لەمە زیاترمان نییە بۆ قسەکردن لەسەر ئەو کتێبی پێغەمەر و پرۆلیتاریا چینە سەرباسی ئەم کتێبە کە ئەم کتێبە لە ساڵی 1994 نووسراوە و تا ئێستا وەک من ئاگادار بم بۆ عەرەبی، بۆ تورکی و بۆ فارسی و بۆ کوردیش وەرجێڕاوە، تەرجمە کراوە. تەرجمە کوردیەکەی ساڵی 2016 لەلایەن هاوڕێیان پێشۆ محەممەد و هێرو خوسرەویەوە تەرجمە کراوە و لەلایەن دەستگای ئایدیاوە چاپ کراوە و بڵاوکراوەتەوە و دیارە و کتێبە ئێستا لە بازاڕەکانە دەزەکەوە لە یالانی بەرنامەکەشمانە بەرجی کتێبەکەمان دانا، بەڵام جێگەی داخە کە کتێبەکەمان لەبەردەستانی وەکو پەڕە وەکو کاغەز بەڵکو وەکو تێکستی نووسرا و لەبەردەستمانەوانشی کە دۆزدارن یاخود ئارەزومەدن کە ئەو کتێبە بخوێننەوە لە سایتی پاتریۆنی کەناڵی هیوایە نوسخەیەکی PDF ماداناوە ئەتوانن بچن بیخوێنەوە تەنانەت دوای بەرنامەکەش. کتێبەکە بە کوردی 160 لاپەڕەیە و ناو نیشانەکەشی بە دەقیقی بەم جۆرەیە: پێغەمبەر و پرۆلیتاریا، فەندەمنتالیزمی ئیسلامی چین شۆڕش. وە خودی لایەنگرانی ڕەوتی کرێکارانی سۆشیالیست دەڵێن ئەم کتێبە تەنها کتێبێکی ئاسایی نییە، بەڵکو نەخشەیەکی ڕێگا و چەکێکی تیوری ئەم ڕەوتە بۆ مامەڵەکردنی ڕووداوەکانی دوای 11 سەپتەمبەر و ماماڵەکردنی ئیسلامی سیاسی. کتێبەکە گەر پێشەکی و ئەنجامگیریەکانی حساب بکەین لەژێر دەناو نیشاندا داڕێژراوە. دوای پێشەکی باز لە ئیسلام، ئاین و ئایدۆلۆژیا ئەکرێ، ئەوە ناو نیشانێکە. بناغەی چینایەتی ئیسلامیزم، ئیسلامی ڕادیکاڵ وەک بزوتنەوەیکی کۆمەڵایەتی، ناکۆچیەکانی ئیسلامیزم وەک نمونە میسر، ناکۆچیەکانی ئیسلامیزم جەزایر، بزوتنەوەی دووکرد بوو، ئەزمموی ئێران و ناکۆچیەکانی ئیسلامیزم سوودان و ئەنجامگیریەکان. طبعا من ئێستا لەگەڵ هاوڕێم عومەر پێم خۆشە بزانم باسەکەمان بەوە دەست پێ بکەین. عومەر، تۆ میتۆدۆلۆژی نووسەری کتێبەکە چۆن ئەبینیت؟ خوێنتەوە کتێبەکە، ئەگەر تۆ شتێکت هەیە ئیزافەیەکت هەیە بۆ عەرزە سەریعی من کردم کە بەڕاستی ناوەڕۆکەکەی نەتوانی باسی کەم، نەمیزلەوە زیاتر چاوەڕوان بی. ئەگەر شتێکت هەیە ئیزافەکەی بۆ ئەوە، ئەگەرنا من پێم خۆشە بۆ پرسیارە دەست پێ بکەین. میتۆدۆلۆژی ئەم باسەی کریس هارمان لەسەر ئیسلام و ئیسلامیزم چۆن ئەبینی؟ زۆر سپاس شەماڵجان بۆ ئێوە بۆ کەناڵی هیواتە بکەینوانە و هیوادارم کەناڵەکەتان بێتە کەناڵێکی شۆڕجیێڕانی سوسیالیستی توانێت کە جێکاتەوە لەو. عومەرجان، دەنگە زۆر نزمە. دەنگم ئەگەر تۆزێک دەنگە بەرزکەیتەوە، دەنگە نزمە، نازانم خەتای بە هەر حاڵ نازانم ئێستا دەنگم باشە؟ باشە، ئێستا باشترە. ئاوا بیگرم دەست. بەڵێ. بەرحاڵ من پێم باش، ڕاستەکەی ڕەنگە پێم باش نەبێ بچی بەسەر هەموو کتێبەکەیە. بەڵێ. کتێبێکی 160 پەڕەیی کە پڕە لە شیکردنەوە جۆرا زۆر بۆ حاڵەتی ئیسلامی سیاسی لە وڵاتانەیە و بنەما ئابوووریەکانیان پێگە چینایەتەکانیان. بەرحاڵ تەفسیلاتێکی زۆری تایە کە هەندێکجار بۆ خۆشی لێبوو نەبێ. بەڵێ. من ڕاستەکەی ڕەنگە لە خاتمەی کتێبەکەەوە ئەو بەشی خۆی داینەوە وەکو دەرەنجامواتە دووە ئەنجامی کتێبەکە ڕەنگە زیاتر لێوە شیکاری بکەین. بەڵام تەواوی میتۆدۆلۆژی زاڵ بەسەر کتێبەکەیە ڕەنگە زۆر هینیش نەبێ، بەڵام هەتەبێکی زۆر هیچ لە پشتیوێتی ئەویشەوەیە کە بزوتنەوەی ئیسلامەکان ڕەوتێکی واتە تایبەتی ئیخوانەکان، چونکە ئەو جیانە کاتەوە بزوتنەوەی ئیسلامەکان و بەنەوەی جیانە کاتەوە کە معلوم نییە کامیان ڕیفۆرمخوازە و کامیان سەلەفیە و کامیان جیهادیە. بەرحاڵ دەکەی ئەو تعریفی ئەو کە هەیەی لە ریفۆرمخواز مەبەستی ئیخوانەکان. یەکێک لە ئیشتیباه گەورەکانی کریس هارمان ئەوەیە کە دێت
ریفۆرمیزم ئەخاتە پاڵ ئیسلامی سیاسی و بەتایبەتی ئیسلامی ئیخوانەکان کە ئەمە خاڵی بێهێزی کلیسارمەنەوە هەر ئەم خاڵە بەهێزی کە داڕشتنی لەسەر کردووە بە نەتیجەی زۆر گەورەی هەڵی زۆر گەوری ئەگەێنێت کە زۆر جیاوازە لە تێڕۆنی مارکسیستی بۆ بزنێکی ئیسلامی و یا بزنێکی ڕاستی کۆمەڵایەتی. حەزەکەم بەوە دەست پێ بکەم کە ریفۆرمیزم بۆ خۆی بۆ ئێمە و حتا لە تعریفاتی سیاسی خۆشیە دوو نوع ریفۆرمان هەیە، دوو جۆر ریفۆرمیزمان هەیە. ریفۆرمیزمێکی ڕاستمان هەیە بۆ ژازیمان هەیە، ریفۆرمیزمێکی کرێکاریمان هەیە. ریفۆرمیزمی بزوتنەوەی سۆسیالیستی ئەو ریفۆرمەیە کە حتمەنەوە بە نقطەیەکی اعتبار وەرگرین کە هەدەفی بزوتنەوەی سۆسیالیستی و خەباتی چیناتی ئەوەیە شۆڕش دوان نتیجەیەکی واتە شۆڕش بۆ ئێمە ئەسڵە نەگەڕێت. بەڵام بەشێکی زۆر لەو ڕوتانی کە بەتایبەتی لە سەرەتای سەدەی بیستەمە هاتنە پێشەوە قودرەتی ئەویان نەبوو کە خوێن بڕێژرێ و شۆڕش بکرێتوانە ڕێگەیکی بە زمانی خوان ئاشتی خوازانی گرتەبەر کە ئێمە لە ڕێگەی پەرلەمان و پەرلەمانتاریزم و بەرحاڵ خەباتی پەرلەمانیەوە ئەچین جێ بە سەرمایهداری یەژەکەین و ڕێگەیەکی درێژتر بڕین مشکلە نیە کە ئەمانە بۆ خۆیان دواتر لەناو بزوتنەوەی لیبراڵیەکانە خۆیان گیرسانەوە. باڵی تر ریفۆرمیزم ئەو حیزبانە کە لە دەروی ئەحزابی دەسەڵاتدارەون کە بە ئۆپۆزیسیۆنی ڕاست ناوەمرێن، ئەمانە هەر چۆنە بیانهێنێت و بیانبەی هەمان تەوەجوهی دەسەڵات دەخوان ئەگرێتەوە ئاتا هەمان تەوەجوهی دەسەڵاتیان هەیە. ئەویشەوەیە کە هێشتنەوەی موکاتی تایبەت و بەرحاڵ بنەماکانی چەسانە لە کۆمەڵگەدا. ئەمە تێڕوانینی ئێمە بۆ بزوتنەوەی ریفۆرمخوازی. بۆیە مشکلەکەی کلیسارمەن ئەوەیە لێرۆ ئینقلاب ناکە، بەڵکو لە تەخەیولاتێکی ئەخلاقی و لەنێو بەهاکانی بزوتنەوەی سیاسی ئیسلامی سیاسیەوە ئینقلابەکە و ئەمە خاڵی زعیفی نووسینەکەی. ئەمە چۆن هاتنەوە مسرۆ؟ مەسەلەن حتمما کتێبەکەی هارمن 96 نووساوە، بەڵام سۆسیالیستە شۆڕژگەڕەکان ڕوتی سۆسیالیستە شۆڕژگەر کە بە ڕوتێکی تروتسکی ناساوە حتمما ئەوان 2005 لە کۆنگرێ خوانە کردیانە مەبنای سەرەکی حرەکەتی خوان و یەکێ لە شعاری ئەسڵی کتێبەکە ئەوەیە هەندێک جار لەگەڵ ئیسلامەکان هەموو کات دژی دەوڵەت. ئەمە بوو بە شعاری کۆنگرەوە تەنانەت کە چەند دەنگێکی کەم بژایەتیان کرد و هەموو بۆ ئینسافکردن بۆ کلیسارمان ئاوا ئەڵێت هەندێک جار لەگەڵ ئیسلامیەکان هەرگیز لەگەڵ دەوڵەت. ئەزانی تەرجمە عەرەبیەکەی دیارە من سەیرم کرد، ئەو تەرجمە عەرەبی کە ینی مشکلەکە ئەوەیە نییە مجموعی کێشە هەیە لە کتێبەکەی کلیسارمانە، بەڵام بە قەنەعەتی من لە سیاقێکی دیاریکراوە سۆسیالیستە شۆڕژگێڕەکانی میسر ئەو ئیشتیباهات شتانەی یان بڵێن ئەو شتانەی کە بەشێکی تۆ ئاماژەت پێکرۆ منیش دواتر دێمە سەری تقریبان دوو ئەوەندەیان کرد. یعنی یەکێک لەو شتانە خودی شیعارەکە کلیسارمان ناڵێ دائیمە لە دژی دەوڵەت و هەندێک جار لەگەڵ ئیسلامیەکان، کلیسارمان ئەڵێ هەندێک جار لەگەڵ ئیسلامیەکان هەرگیز لەگەڵ دەوڵەت. تێزەکە پڕ تەناقۆزە، چونکە لە نووسینەکانی خوێنیتەوە بۆ دەرەکەوێت کە ئەڵێ من ملاحەزەتەکان نووسیوە بەشێکی بە تێگەشتنی خۆم حتمما تەناقۆز ئەڵێ لەگەڵیان ئەڵێ تەئیدیان ناکەین بەڵام دژمنایەتیشیان ناکەین و بەڕێفەرمخوازیش نایەنێ، یعنی مەسمێت پڕ تەناقۆزە. بەڵام سوسیال دەردی تۆ زۆر دروستە، سوسیالیستە شۆڕژگێڕەکان خۆیان کە بەسەر کلیسارمانە و بەرەو ڕاست ئەم شعارە باکێشە. ئەوە بوو لە ساڵی 2005 دوای کۆنگرەکە بەرنامە عەمەلی خۆیان داڕژ لەگەڵ ئیخوانەکانە و یەکێک لە گەورەترین خۆپیشاندانەکانیان لە میسر ئەنجامدا کە بە بانگێشتی ئیخوانەکان بوو و بەرحاڵ بەدژی بڕیاری دەوڵەتی میسر بوو بۆ زیندانیکردنی کۆمەڵێ سەرکردە ئیخوان ئەو کاتە خۆپیشاندانەکە هاتە پێشەوە و دژی حاڵەتی تەواری بوو کە دەوڵەت سەپاندن بەسەر
لەسەر وەکو قانون پەسەندی کرد ناوی چییە سۆسیالیستە شۆڕژێڕەکان لە پاش ئەوە ئیتر کۆمەڵێ کاری هاوبەشان خستە دەستوری خۆیانەوە لەگەڵ ئیسلامیەکانە بە کاری کۆمەڵە کاڵی فەرهەنگی و ئەوانە دەستیان پێکرد بەڵام ئیتر وردە وردە وان لێ هاو تا توانەوە توانیان مەبەست مۆیە مشکلێکی گەورە کە ئەوان کردیان ئەوە بوو کە دەجیا لە تێڕۆنینەکانی کلیسانمان ئەوان زیاتر لەوە ڕۆشتن و بەنەوەیەک بەرەیشان پێکێنە ئەگەر زیاتر ئەڕۆین لەسەرەوە حتمما من نەزانی چۆنە چەند شتێک سەرنجی ڕاکێشام لەم باسی کلیسارمانە یەکێکیان نەزانی چۆنە ئەوەی کە ناسینی کێشەکەیە ناسینی مشکلەکەیە کلیسارمان لە ناسینی مشکلەکە بە نەزەرم جۆرێک دڵبەخوایی یاخود بە ئارەزوومەندانە خۆی کێشەکە ناسێنێ دیارە با من بیرم نەچێ بەر لەوەی کە درێژە بە مەقسانە ئەوانەی کە دۆزدارن و ئەیانەوێ ئارەزوومەندن لەم بەرنمەیە ڕاستە و خۆش بەشداری بکەن دەرگای بەشداریکردن بۆیان ئاوەڵایە ئەو لینکە کە هاوکارم کەمێکی تردایانە لەسەر هەموو چاتەکان ئەتوانن بەکاری بێنن بۆی بێنە ناو یعنی مەبەستمەوەی لە هەموو کۆمنتەکانە دانرێ ئەبینرێت ئەو کەسانی کە ئارەزوومەندن بێن ڕاستە و خۆ بەشداری ئێمە بن لە بەرنمەیە ئەتوانن بە کلیکی ئەو لینکە بتوانن ڕاستەوخۆ بێنە ناو بەرنمەکەەوە و باری سەرنجی خۆیان بڵێن مەرجنیە لەگەڵ ئێمە هاوڕابن ڕەنگە نەزەرێکی تریان هەبێت سەبارەت بەم کتێبەوە سەبارەت بە کلیسارمان ئەتوانن بەشدار بن و قسەی خۆیان لێرەوە بکەن بەرحاڵ چونکە من سەرنجی وادەم کە عومەر کەمێ لە منیش تونترە لە بە کلیسارمانە بەرحاڵ مەبەستمەوەیە کە من پێم خۆش بوو کەسێک بێت کە لایەنگری لە کلیسارمان و لایەنگری لەم کتێبە بکات تا دێباتەکە دروست بێ بەڵام بەداخەوە من ئەتوانم نیشانیشی بدەم دوایی بۆ هەمووان کە من کەسم دەستگیر نەبوو هەوڵمدا زۆر بەڵام کەسێک ئامادە نەبوو بێت وەکو داکۆچی کار لەم کتێبە قسە بکەوە من کتێبەکەم بەڕاستی بۆ مهمە بۆم گرنگە دواتریش باسێکم بۆچی بۆم گرنگە هەنێک جوانی بیتایە کە ڕەنگە ئێستا عومەر لێرە باسی نەکردێ من دواتر دێمە سەری یەکێ لەو شتانەی کە سەرنجی منی ڕاکێشا لە ئەمەیە ئەو تعریفکردنی کێشەیە کە کلیسارمان ئەیکا ئەمە کلیسارمان ئەڵێت چی ئەڵێ دوو هەڵوێست لەلایەن سۆشیالیستەکان و کۆمونیستەکانەوە لە دنیای عەرەب و ئیسلامیە هەیە یەکێکیان ئەوەیە کە ئیسلامیەکان بە شۆڕژجێر دانێن بە دژە ئیمپریالیستیان دانێن بە پێشکەوتن خوازیان دانێن و یەکێکی تریان ئەوەیە بە فاشیستیان دانێن یعنی گوایە ئەم دێتە ناوەڕاستەوە و ئەڵێن نە ئەویان ڕاستەکان نە ئەویان ئەبێ ئێمە تەعاملێکی سیاسیمان هەبێ و خەریکە تاکتیشێکی دیاریکراو داڕژێ بۆ مامەڵەکردنی ئیسلامیەکان کە بە بڕای من ئەو لە ناساندنی ئەو کێشەیە ناساندنی ئەو پرۆبلمایە کە ئێوێ وەڵامی بداتەوە جۆرێک دڵخوازانی خۆی ئەو پرۆبلمەی ئەو مشکلەی تعریف کردووە چونکە شتێک لە بابەتی ئەوەی کە هێزێک هەبێ لە ناو دنیای عەرەب و ئیسلاما کە بە ئیسلامیەکانی وتبێ شۆڕژجێر مەگەر لە سەردەمەکانی شۆڕشی ئێرانە کە دواترەوانی کە وتیان هەر زۆر خێرا لە دوای شۆڕشی ئێران بە 4 ساڵ ئیتر لە هەمویان باشتری کەیانووری کە زۆر لایەنگری لە ئیسلامیەکانی ئێرانە کردووانە لە سەر تەلەڤیزیۆن بۆیان معلوم کرد کە ئەوەی کە بە ئیسلامی سیاسی بڵێ شۆڕژێر یانی چی هێنانە سەر تەلەڤیزیۆن و پێوایە لێ کرد کە اعتراف بکە کە ئەو خیانەتی لە نیشتیمان کردو خیانەتی لە وڵات کردو و معاملەی کردو ئەوانە ئەوە معاملەی ئیسلامیەکان بوو لەبەرەوە مەجالێک بۆ ئەوە نەبوو کە یەکێک لە سۆشیالیستەکان متەوەهم بێ بە ئیسلامیەکان و پێیوا بێ شۆڕژجێڕن یاخۆ پێشکەوتن خوازن و ئەمە بەڕاستی هیچ کاتێک کێشە نەبووە یعنی مەسەلەن بۆ نمونە لە لوبنانە کەسێکی توانی وە پێیوا بێ حیزب الله شۆڕژجێڕە وەختێک مەسەلەن بە ڕۆژی ڕووناک بڵێن ڕابەرەکانی حیزبی شوعی لوبنانی تیرۆرەکەن مەسەلەن حسێن مرۆوەک ئەوانە تیرۆر ئەکرێن بەدەستی ئیسلامیەکان بەدەستی حیزب الله ناتوانن ئەوانە ئەو تەوهومیان هەبێ مەسەلەن ئیسلامیەکانی میسر هیچ کاتێک لە ژیانی خۆیانە هیچ گروپێک لە غەیری سۆشیالیستە شۆڕژێڕەکان هیچ کاتێک ئامادەی
هیچ تعاونێکی لەگەڵ ئیسلامەکانە بۆ طبیعەتەن نەیبووە لەبەرەوەی ئەساسەن ئیسلامەکان بوارە نەداوە کە هیچ کەسێک تعاملیان لەگەڵا بکە یا هیچ شەپێک ئەساسەن تعاونیان لەگەڵا بکە ینی مەجموعی وەقایع هەیە دواتر دێمە سەری لەسەر ئەوەی کە ئیسلامەکان لە میسراتچیان کردووە دیارە لەم کتێبەیە زۆر ئاماژەی دقیقی پێ نەکراوە من دوای قسەی لەسەرەکەم یەشێک لە شتەکانی تر لە خاڵەکانی تر کە لێرەیە هەیە کە بڕوای من وایە بینم کە کریس هارمان لە مەسلەی دین و ئایدۆلۆژیای ئیسلامە لێ دوورکەوتوتەوە ئەوەیە مارکس و منهەجی مارکسیانە هەمیشە ئاینی لە ڕوانگەیەکەوە بینیەوە ڕخنی لێگرتووە ئەوانە کە لەم کتێبەی کریس هارمانە هیچ ئاماژیش پێ نەکراوە ئەویش بیر و باوەڕی قەدەریە ئەنی تۆ باوەڕت بەوە بێت کە ئینسانەکان ناتوان تاریخی خۆیان دروستکەن ئینسانەکان ناتوان ژیانی خۆیان دروستکەن ئەوە قەدەرێکە و قەزا و قەدەرێکە کە قودرەتێکی ئیلاهی سەرەوە ئەماکاتەوەمانە بە بڕای من ئەمە جێگای ڕخنەی هەمیشەیی سۆشیالیستەکانە و بە هیچ جۆرێک ئێمەمانان و سۆشیالیستەکان و شۆڕژێڕەکان ناتوان لەگەڵ ئایدەیەکی ئاوایە بێنەوە ناکرێ ئێمە لەگەڵ ئایدای ئەوەی کە چارەنووسی ئینسانیەت و بەشەریەت قەزا و قەدەر دیاریەکاتەوەوانە هیچ کاتێک ئاشنابین و هیچ کاتێک ئاشتی بکەین ئەمە یەشێک لە مەسەلەکانە مەسەلەیەکی تر بەڵام من یەک خاڵب کە بە بڕای من جێگەی سەرنجاویژەوەیە کریس هارمان تەحلیلێکی چینایەتی ئەکا بە هەبێنی باسەکانی من پێ خۆشە نەزاری ئەمە لە سەبارەت بەمە بزانم کە من بۆ خۆم ئەمە بە جانبێکی مثبەتی ئەم کتێبە ئەبینم یعنی ئەگەر بێت باسەکە لەسەر هەڵسەنگاندن بێ هەڵسەنگاندن و ڕەخنەکردنی کتێبێکەوەوانە معنایەوە هەر باسی جوانی بە سیلبیەکانی بکە بەڵام ئەو تەسویرە کە تعامل لەگەڵ ئاینە بکەی وەکو منتوجێکی یعنی لە سیاقی سراعی طبقاتیە بۆ خۆی باشە ئەگەر چی ئەم مەنەجێتەی ئەم میتۆدۆلۆژیەی کریس هارمان هەتا کۆتایی خۆی ناڕەوە لە تێگەیشتنی ئاینیشە و لە تێگەیشتن و معاملەکردنی ئیسلامی سیاسیە تا کۆتایی ناڕوا زۆرتر بۆ ئستنتاجکردنی تاکتیژێکی دیاریکرا و غەڕەزێکی دیاریکراوە ئەوەیە پۆلێنکردنی بنەماکانی ئیسلامی سیاسیە پۆلێنکردنی بنەماکانی ئیسلامیزمە تا مەسەلەن ناقۆچەکانیان بدۆزیتەوە باسی ئەوە بکەی کە بەڵێ ناقۆچیشان لە نێوانە ئەتوانین بەکاری بێنین ئەمە دیارە بەم مەبەستە بەکار هاتەوە بەڵام خودی ئەوەی کە ڕەخنە لە ئیسلامیزم لە بیر و باوەڕ و ئەفکارێکی دیاریکراوی 1400 ساڵەوە بێنیتە ئەمڕۆ و باز لەوە بکەیت کە ئەمڕۆ ئیسلام و ئیسلامیزم بەمانای چی و چۆنی چ مامەڵێکی لەگەڵا بکرێ لەگەڵ کێشەکانی ژیانی ئەمڕۆیە بە نەزەرم من بە هەنگاوێکی مثبتێزانم عمر ئەم لەم نەزەرەوە ڵی چی من ئەم تێڕوانی نەم هەیە لەسەر ئەم بەشە بەڵێ حەقی خۆتە تۆ ئەو تێڕوانینەتە شەماڵجان ئەگەر چی من ڕەکەمە بێ ڕەحمانەتر ڕەنگە دەبی کۆت کریستانن لێک بەمەوە بە تایبەتی بۆم کتێبی يعني تصور كاو خاطشي كريسال من مكة سوسياليست شرجركاني كورد كمان يعني نفس الشيء أنا بله جانا ما نسيو أم بشان لكتبك لا وكو باسي كذا هاد بس يعني وانده راسكي باسكرني وكتب الإستاء وكو يجو إما باسي كين بله انجنا هيج أهمية شينما يعني لو واقع هم سوسياليست شرجركان بخوشها نسلك يعني إشي كان شوكا بهات الصلاتي بورسي للصالي 2011 يكم كسب الأمريان إخوانا كان أوان به دقيقة هو بواقعي يعني أو بايك أوان إشان سراكي هيك لما نبغى حال بايك كريستانا إيش لسركا أجرته بوتيزي كتروتسكي راسكي ما لسر بري هاوبش أو نصوبي سدوا زين شيء وانيسي لسر وا ئەوەیە کە حیزبێکی بچکۆلە بچێتەناو حیزبێکی گەورە بۆ ئەوی کە نەتوێتەوە تووشی هامیشێ بێتەوەوانە ئەویش وەک تاکتیکی هێنایە پێشەوە کە باسیکردانە لە نەسۆسیەکانە اختراحەکە بۆ عوسبەی کۆمونیستەکانی کۆمونیست کە ڕێکخراوێکی بچووکی مەتین مارکسیستی بوو بەڵام بێقاعدە جەماوەری کە بچێتە ناو حیزبی کۆمونیست فەڕەنسا بۆی کە هەم بەدژی فاشیزم بۆستنەوە توانن لەو ڕێگەی و ئایدیا و ئامانجەکانی خۆیان بکەنە ئایدیا و ئامانجی گشتینە ناو حیزبی کۆمونیستی فەڕەنساوە لێرەوە بە حیزبێکی کامل لەم طبقاتی بەهێز بێنەدەوە ئەم تێزەیە کە کریستان لەسەری وەستاوە تەرخێکە بۆ ئیسلامی سیاسی حەزەکەم ڕاستەکەی ئەو دوو خاڵی کە تۆ ئیشارەت کرا دروستن
ئەو پێی وایە کە دوو هەبوەستەیە چانەوەی کە بە فاشیستیان دانی چانەوەی کە بە شۆڕژێرانی دانی بەڵام ئەو تەرحی ترەکە ئەو پێی وایە کە ئیسلامی سیاسی ناتوانێت فاشیست بێت ئەو دیفاع لەماکە ئەگەر دوایی هەر لە قسەکانی خۆیان جوابی خۆی ئەداتەوە بە نەفی ینی ئەڵێ چونکە ئەو پەلاماری ڕێکخراوەکەیەکارەکان نادا ئەمە یەکێ لە خاڵەکانێتی یەکێ لە خاڵەکانی ئەوەیە کە ئەڵێ ئەوان بەکرێ گیراو نین چونکە شعاری دژی غەرب دەدەن و هەندێک جاران لە ڕووی ئەسکەری و پەلاماری بەرژەوەندەکانی نیورالیزم دەدەن اینجا ئەڵێ ئیسلامی سیاسی کۆنەپەرست نین ئەڵێ ئەمە سادەکردنەوەی بەحسەکەیە چونکە کۆنەپەرستی ینی هێشتنەوەی بارودۆخی ئێستا ئەوان ینی هێشتەی بارودۆخی ئێستا ئەوان ئەمە لەگەڵ جەوهەری ئیسلامە سیاسیە ناگونجێت چونکە ئەوان دەیانەوێت سیستەمی ئێستا تێک بدەن و تێکی بشکێن و سیستەمێکی خەیاڵی تۆبی کە لە شریعەتەوە خۆی هێناوتە پێشەوە دامەزرێن ناتوانین بڵێن وزتۆ ئیسلام قسەی ئەوە ناتوانین بڵێن وزتۆ ئیسلامیەکان هەمیشە پێشکەوتن خوازن یان دژی دەوڵەت و ئیمپریالیزم چونکە ئەوان سەرڕای ئەو دژی دەوڵەت و بەرژەوەندەکانی ئیمپریالیزم بەڵام لە هەمان کاتدا دژی ژنان و کەمایەتی نەتەوەیەتی ئەفریقیەکانی ترن ئیسلامیەکان هەندێک جار کە هیچ بناغێکی جەماوەریان لەگەڵ دەوڵەتدا دەکەونە شەڕی چەکداری و قوربانیەکانیشان هەمان و قوربانیانی دەستی دەوڵەتن هەندێک جاریش دەکەونە ساژش لەگەڵ دەوڵەت و بۆ مانەوەی باوەڕەکانیان بۆی باوەڕەکانیان بکەنە شەرعی بیسەپێنن لەسەر دەوڵەت تاوەکو شریعەت بناسێت بۆ یەک لای کریسابن ئەڵێ بۆیە سۆسیالیستەکان هەڵاکەن کە ئۆتۆماتیکی بڵێن ئیسلامیەکان دواکەوتون یان پێشکەوتن خوازن یان ئۆتۆماتیکی بڵێن ئەمانە هینن کۆنەپەرستن چونکە ئەمە ئەموار دقیق وەسیەکە ئەڵێ چونکە ئیسلامیەکان بەرهەمی بارودۆخی کۆمەڵگەن ئەڵێ بەرهەمی بارودۆخی کۆمەڵگەن لەوێ شاڵێ ئەڵێ ئیسلامەکە ناتون هاوپەیمانی سۆسیالیستەکان بن بەڵام ناشکری هەڵوێستێکی سلبیانەیان ئەوان بەرهەمی بارودۆخیش کۆمەڵایەتین بۆیە دەکرێت ڕایان بچێشینە ناو خۆمانەوە و باوەڕی سۆسیالیست خۆمانیان بدەین تر کۆتایی کتێبەکەشی هەر بۆ هەمیش هەندێک جار لەگەڵ ئیسلامیەکانە بۆیە هەر ئەمە دەبێتە شعاری گشتی اینجا ئەمە بوو خاڵ بوو کە تۆ باسی کرد حەزەکەم چمە سەری تر نازانم خاڵی تر هەبێت بەسەری لە یەک لە من تقریبا عمر لەم بابەتانەوە تۆ تەواوی هینەکان ینی هەم منهەجێتەکەت باس کرد ئەمە مۆقعانی کە قسەی لەسەر کردووە بە کورتیش ئاماژەت بۆەوە کرد کە ئینەڵێکی بەڵام من پێم خۆشە لە ئێزار لەسەر مۆزوعی منهەجێتەکەی بمێنینەوە ئەزانی ئەو جۆرە تەسویرە کە ئیسلامیەکان بەروبوومی کاپیتالیزمن ڕاستەکە من لەو نەزەرەوە لەم بابەتەوە من تێڕوانینم لەگەڵ کریس هارمانە وەک یەکە پێم وان نییە کە ئەم ئیسلامیزمی ئێستا هەیە بەرهەمی تێکستی 1400 ساڵ لەمەوە پێشە پێم وان نییە هەتا ئەم ئیسلامەی ئێستا هەیە بەرهەمی ئەو تێکستانی 1400 ساڵ لەمەوە پێشە یعنی خودی ئیسلام و خودی دین لە مەرجایەکی تاریخی درێژە کە تێکەڵ بوو بە دەوڵەت و ئەوانە دەوڵەت تعیینی کردووە دەسەڵاتی چینی باڵادەست دیاری کردووە کە ئەم دینە چۆنچۆنی بە ئێمە بگە یعنی من وازانم شتێک لە بابەتی ئەوەی کە تۆ بتەوێ مەسەلەن لە فکریشی دیاری کراوە بگەی بۆچی کۆمەڵێک لە کۆمەڵێک دەقی تر زیاتر بەرجەستە کراوەتەوە بۆ کۆمەڵێک مەسائل سەبارەت بە مەوازی ژن و ژنهێنان و کەنیزەک وەمانە بەم بەرجەستەیە لە ناو دینا هەیە وجودی هەیە بەشێکی کاری سوڵتانەکان و پاشەکانی ئەو سەردەمە بووە کە بە جۆرێک ویستوانە شەرعیەت و مەشروعیەت بەمە بدەن کە هەوەسبازی خوان و مارەسە بکەن من وایتی ئەگەم ئەمەی کە ئەم موقعەتی وەرگرتووە یا ئەوەی کە مەسەلەن خەڵکە بێ شکر بێت و هەرچی بەسەر دێت قبولی بکات و چاو لە ئاسی دەسەڵاتدارانە بەرز نەکاتەوە مەسەلەن بەشێک تەیارێکی دیاریکراوی ئیسلامی هەیە لە کوردستانە ئێستا نازانم ئەگەر نەکرد ناوی مەدخەلیەکان نازانم پێم وا بێ ناوێن وایە ئەو تەیارە سەلەفیەیە کە ئەڵێ حرامە ڕوو بە دەسەڵاتدار ڕاست بیتەوە هەر حرامە پێی بڵێ تۆ هەڵێ
حرامە ڕەخنەی لێ بگری، حرامە لە دژی ڕاپەڕی، حرامە بکەی. ئەمە لە بەشێکە لە دین و بەشێکە لەو دینەی کە چینە داراکان بە ئێمەیان گەیاندوە، چینە داراکان ئەم دینیان تەرسیم کردو بۆ ئێمەیان هێناوە. باشە لەم ناحیەوە ئاوایە. لە ناحیەکی ترەوە خودی ئەوەی کە ئەمڕۆ ئیسلامیەکان دەرکەوتون و ئەوانە بەرهەم و زادەی ئەم کۆمەلگای ئەم سەردەمەی ئێمەن، یعنی زادەی ئەو تێکستانە نین کە 1600 ساڵ لەمەوە پێشەوە نووسراوە یا حەقو هەتاکو 100 ساڵ لەمەوە پێشیش لە مەکتەبەکانە وتراوەتەوە. نەخێر زادەی ئەم هەلومەرجەن، ینی سەرمایەداری لە ئەوجی وێرانبوون و داوەشینی خۆیە، لە ئەوجی دارزینی خۆیە، بەرهەمی دارزینەکەی ئەم جەرسومەیە کە پێوتری ئیسلامی سیاسی، ئەم میکرۆبەیەکە لە کۆمەلگایە دەرکەوتۆ کە ناوی ئیسلامی سیاسیە. یعنی داعش و ئەو ڕەوتە ئیسلامیە خوێن ڕێژە تاوانکارە بەرهەمی ئەو حیرمانە، بەرهەمی ئەو ناومێدیە، بەرهەمی ئەو دابڕانەیە لە هەموو ئەو نامۆبوونەیە بەرامبەر بە هەموو شتێک کە لەم دنیای وجودی هەیە و سەرمایەداری دەسەڵاتی بەسەریا هەیە، بەرهەمی ئەوەیە. یعنی شتێک نییە، بەرهەمی ئەو دەقانە نییە کە کۆنتر لە کتێبەکانە نووسراون. بەشێکی زۆری ئەوانەی کە هاتوون لەناو ئەم ڕەوتەیەوە ئەم جەلانە ئەبەنە پێشەوە لە ممارەسەیە بەشداریەکەن و ئەوانە لەوانەیە کتێبانیان هەر نەخوێن بێتەوە و بەڵام ئامادەن، هەمیشە ئامادەن بۆ ئەوەی کە ڕێگایشی ئاوا بگرن، چونکە ئەساسەن سەرمایەداری ئەوانی بە ئاستێک گەیاندووە لە دژایەتیکردنی شارستانیەت و تەمەدون کە قابلی ئەوەیە هەرینە گۆر بگرن. لە ئەمریکای لاتینی لە شوێنە بڵین ئەوەی کە پێوترێت چینکۆ ئاوا یاخود شوێنە مەتروکەکان لە دەوروبەری شاراکە کەس نازانێت چەند کەس لەوێ ئەژی تەسجیلیان نییە، تەندروستیان مەسئولێتی دەوڵەت نییە، لەوێ عەساباتی مخدرات و عەساباتی مەوادی مادەی هۆشبەر و ئەوانە کۆنتڕۆڵی دەوڵەت و کۆنتڕۆڵی دەسەڵاتەکەن لەوێ، هەموو شتێکەوان بەڕێوێ بن. لەلای ئێمە ئیسلامیەکانم کاراکەن، یعنی باسەکە لەسەرەوەی تۆ بێت لە هینەوە وەری بگری. ئەم نقطەی ئەم کتێبە موسبەتە، بەڵام مەسەلەکە لەوەیە ئێمە چۆنی مامەڵە لەگەڵ ئەمەیە بکەین کە بە بڕای من مامەڵەکەی کریس هارمان نەک لەو ناحیەوە کە تەنها لەگەڵ ئیسلامی سیاست، لەگەڵ خودی سیاستکردن و لەگەڵ خودی تەسەور و تێڕوانینی ئێمە بۆ سیاستکردنە هەمان تێڕوانی چەپی هەیە. بۆیە ئەکەوێ بەم لایە کە قسە لەسەر تەعاونەکە لەگەڵ ئیسلامیەکانە و نەتیجەترین بۆشمان معلومە بێکە بەچوو ئەگا. من دیارە بەم ئاعتیبارە من انتقادی جدی وەکو تۆ هەیە لەم تێڕوانی لەم ئیستیتاجە، بەڵام لەم میتۆدەیە کە بیگرین من پێم وابێ ئەمە میتۆدێکی دروسترە لەوەی کە مەسەلەن ئەو شتێک کە ئێستا پیا بووە، ئەم ڕەوتەی کە لە دژی ئیسلامی سیاسی لە دژی ئیسلام بەحساب پیا بۆوانە خەڵکی ئەلمانیە بینیت و خەڵکی ئەوە بینی، یاخود پێیان وایە مەسەلەن عیلاجکردنی کێشەی ئیسلامی سیاسی بە ئەلمانیا دەبێت، دین لە دەوڵەت جیاکەرەوە مشکی ئیسلامی سیاسیمان نامێنێ. نەکاکە وان نییە. تۆ لە جێگایەکە زۆنگاوێکە دروست کردەوەوانە لەو زۆنگاوەیە و میکرۆبە دروست دەبێ، لەو هەژاریە فەقرەیە دەربەدەریە نالەباری ژیانە بێ ئایندەیە حیرمان بە هەموو معنایەک بێ بەشی بە هەموو معنایەک ئەو میکرۆبە دروستە بێ، بەوە ناکرێت دین لە دەوڵەت جاکەیتەوە، ئەبێ لە ڕوو بە کاپیتالیزم شەڕکی شەڕی بەرامبەر ئیسلامی سیاسی شەڕە لە دژی سەرمایەداری. من ئاوایە بینم. بەرحاڵ من لەگەڵتان، بەڵام ئیشکالی هەیە، یعنی من ئیشکالەکانی نووسیوە، یعنی ئەو لە شوێنەکە ئاڵەیە ئەمەی کە ئیسلامی سیاسی پەناباتەوە بەر یۆتۆبیایەک بۆ زیینکردنەوەی دەسەڵاتی محەممەدی لە ئێستا ئەمە یۆتۆبیایە، یوتوبیا نە دیستۆپیایە بەڕاستی نەک یوتۆبیا. بەڵام یەکشت هەیە ئێمە هینە ئەو ڕێگواڵەیە لە هەوڵی ئیسلامەکان بۆ دروستکردنی پرۆژەی کۆمەلگەیە کە محەممەد لە قەڕنی حوتا پێچی هێنا، هیچ نییە تەنها یۆتۆبیایەکی کۆمەڵێک چینی مامناوەندی کۆمەلگە ئەڕێک بەو دەقمە سەواڵێ. بەڵام کلیسامان بیری چۆتەوە کە ڕاستەکەی سەدەیشی ڕۆشنگەری لە شەرق ڕوونیا ئەو شۆڕشی کە لە قەرنی هەژدە و نۆزدە لە ئەوروپا دینی لە دەوڵەت شەقێکی گەوری لە دیدا و بەهاکانی نەیەشتە پاڵ کۆمەلگەی کۆنا، ئەمە لێرە ڕووینەیە. بۆیە هەر ئەوە یۆتۆبیایی کە کلیسامان باسێکە حالیان مەوجودە،
يعني ئەمە مشکلە ڕاست ئەوان نانێ مێژوو دووبارەکەنەوە بەڵام مێژووی کۆن لەگەڵ پراکتیکی ئێستا ئیسلامی سیاسی غایب نییە هەیە ئەمە ئەوەیە کە یەکێ لەو خاڵانەیە کە نەک ئەسڵەن یعنی هەیە تەنانەت ئەو مێژوو کۆنە چیمەنتۆی وەکو چیمەنتۆی بنیانی ئیسلامی سیاسی وایە ناتوانێت لێداوە بڕێ ئەمەیەشی پێگرتووە ئەمێ هێشتێتەوە دیسان لە شوێنێکی ترە دەکرێتە هەمان هەڵەوە دەڵێ ناکرێ ئەو یۆتۆپیستانە وەک دوژمن چاڵێت چونکە ئەوان بەرپرس نین لە چاوچوونێکەکانی سەرمایهداری و مەسئول نین لە شەڕەکانی بۆرژوازی کە لەم ساڵانی ئەخیرای تر بەرحاڵت دەینەوە دەکانەوە شەڕەکان بەداڵە ئەوان مەسئول نین نازانی ئەڵی لەگەڵ بولبول قساکە شەماڵ باوەڕکە ئەڵی باسی بولبولێکی یعنی بیری چۆتۆکە ئەمە بزوتنەوەکی گەورەیە بزنوکی سیاسی کۆمەڵاتی گەورەیە بەرحاڵ حساباتی گەورەی هێزە گەورەکانی دنیای لەسەر بنیادانێت من نازانم یۆتۆبیا چی کاتێککە تۆ دێی مخالفینی خۆ دەکوژی مەتەوەی کە لە میسر لە دەزایر لە عێراق کردیان مامۆستا عومەر پشتیان یعنی چی ئەمە یۆتۆبیایە ئەمە ڕێکخراوێکە کە یۆتۆبیا دروستکە یا ئەوەی کە جمهوری ئیسلامی بە هەزارها خەڵکی سوسیالیست و شۆڕژێر حتا لە ساڵی حەفتان و بۆ هەشتاوێک بە سەدان و هەزاران ژنیان ئەعدام کرد بە خاتری کە لیسکس بوونیان بەرحاڵ بێحیجاب من ناکرێ نایبنێن یۆتۆبیا ئەمە پرۆژەیەکە مەوجودە لە ناو بنیادی ئیسلامی سیاسیە لە شوێنشکالە تەئید ئیسلامیەکان ناکەین چونکە ئەوان چینێکن دەیانەوێت هەژبوون بکەن بەسەر چینی کرێکارە ئەمە یۆتۆبیا نییە یۆتۆبیای چی نییە سەرگاتی دوای ئەواڵێ ئەمە مانای ئەوە نەیە کە هەڵوێستێکی سلبیانیان بەرامبەر بنوێنین چونکە ئەوان لەناو گروپێکی کۆمەڵاتی گەورە هاتوونەتە دەرە کە دەچەوسەنرێنەوە دەگات بەوەی کە دەکرێت هەستی یاخیبوونیان ڕێک بۆ کۆمەڵ ئامانجێکی پێشکەوت بخوازانە یعنی هەدەفی بەڕئیم هەدەفی ئەو کتێبە هەمووی ئەوەیە کە ئەمان وا لە بکەین بەشێک لەوانە بێنە لە ئێمە من بەرحاڵ من پێم وابێ تەڕوانەکەشی زۆر ئۆرۆسەنتریستە ئەزانی چۆنە مەسەلەن چۆنە ئۆرۆسەنتریستە بە جۆرە لە جۆرەکان باسیەوەکە کە ئەم جەریانە فاشیست نییە ینی فاشیست نییە ینی چی ینی جەرایانی تر یاوە تا فاشیستە شەڕیەکەین یا تا فاشیست نییە تەعاونی لەگەڵاکەین لەکوێ ئێمە جەدوەلەماندانە چی ئەم جەدوەلەی بۆ ئێمە داناوە دێ فاشیست نییە ئیسلامیە کاکن پێویست ناکە فاشیست بێ بەو تێڕوانیانەی کە تۆ باسێکی هەموو ئەو مقاوماتانی تیابێکە لە ناو فاشیزما وجودی هەیە جریانێکی دڕندەی دژە ئینسانی دژە ئازادی دژە مافەکانی مرۆڤ دژی سەرەتایی ترین پێشکەوتنەکان دژی سەرەتایی ترین مافەکانە و ئەبێ لەسەر ڕێگەی خەبات لای بەری شەماڵگیان ئەو پێشتێکی کتێبەکە یەک دنیا جەرائیمی ئیسلامی سیاسی بژێرێ دژی ئەلمانیەکانن دژی ژنانن دژی جلوبەرکی مۆدرنن دژی کۆمۆنیستەکانن دژی چوزانم قبطی مەسیحیەکانن دژی هۆمۆفیلەکانن دژی کوردن باشە هەموو ئەم کار و کردوانی کە ئەو باسییانەکە هەر سیفاتێکی دزبێکی فاشیستی بەخۆ هیچ فەرقی نییە یعنی وەسمۆیە خۆی تەناقوزاتێکی گەورەی تایە ئەوەی کە باسیەوەی هەستی یاخیبوونی ئەمانە استفاده لە بکە و ڕانچەشین بەلای خۆمانە بێتە ئامانجێکی پێشم خوازانە بۆ نووسنی کتێبەکەیەوە لە خەیاڵ پڵایەکە چی زیاتر ئەزانی چۆن ئەو پیوە بەمە بتوانێت بەم کارە بەم کارە هاوبەشی کە ئەوان لەگەڵ ئیسلامەکانە ئەیکەن بتوانێت هەستی کۆمەڵێکیان بزۆین بەشکن ئەمە خوا ئەجا بە شەرتی هەیە بۆ شەرتی ئەوەی کە ئەم هەستە بجوڵێ لەیان بەشێک لە ئیسلامیەکانەوە ئەوەیە کە ئەیبەسێتەوە بەچیەوە ئەو ئەیبەسێتەوە بۆ ئەوەیە کە بزوتنەوەی کرێکاری کۆمونیستی و سوسیالیستی لە کۆمەڵگەیە ئەوەندە بچێتە پێشەوە کە قیادەیەکی هەژمون قیادەیەکی حەکیم و ڕەشید و کاریزمایی دەرکەوێت و لێرەوە بتوانێت کار بکاتە سەر کۆمەڵگەوە ئەمان ئیسلامەکانیش لە جدەلێکی خۆیانە بەرحاڵ ئیمانی پێبێنن بڵێ لەمە کەسێکی باشە و بەرحاڵ ئێماچی نەکاڵی
اینجا شتێکی تریشەڵێ بۆ ئەمە ئەوان ئەگەر ئێمە ئەم قیادی بخێنە پێش ئەوانەکەونە جەدەلەوە لە بینی خۆیانە نەخۆشانەکە لە کۆتایی نەکانە فەزاحەت لە کۆتایەکەات من لە ئەوی کە تۆ باسێکەی بنەما تەبەقەکانی ئیسلامی ئەو مێژووی کە باسی کردووە من هیچ ئیشکالێکم لێ نییە بەڵام فەزاحەت ڕاستیەکەی لە کۆتایی خاتیمەکەتی کە لە کۆتایی دەبڵێ ئەوان زۆر بە توندی وەیەگریزی بەرامبەر ئالمانیەکان و سۆسیالیستەکان دەوەستنەوە وەیەگریزن بەڵام لەناو خۆشیاندا جەدەل دەکەن و ئەمەش دەخاتە ناو دڵی هەندێکیانەوە ئالێرەدا سۆسیالیستەکان دەتوانن لەو گومانانە سوودوەرگرن و ئەوان ڕاکێشن بەلای خۆیانە سێری ئەم ڕادانەمە جنۆکەین نازانێ مەسەلەن هەم ئەندامانی ئیسلامی سیاسی هەم کادرەکانە بارحاڵە هەندێکیان تەلەڤیزیۆن نیە ئەگەر هەشیان بێ هەر سێری کەناڵەکانی کەناڵ ئیسلامیەکانەکەن و بێزگە لە قورئان شتیکەن گوێ لێ ناگرن بێزگە لە حەدیث و ئەوانە ئەسڵانەن دەشتوان حرامە ئەوانە بکەن و ئەوان قبوڵیانە ئەم شەریعان قبوڵە و هەر گومانێک هەر شتێک کوێتە دڵیان یعنی قبوڵی ناکەن ئەوان پرسیار قبوڵ ناکەن نەتیجای ئەوەی کە شکوگومان کەوتە دڵیانەوە کە ئەم هەوڵێک کوێستانن بەڵام من لە قمارێکی مەسەلەن تۆ قمار بخێتە سەرەوەی کە خلافاتی ناوخوان ئەگا بۆی کە مزمعیان بێنە لای ئێمە لە قمار بیسا لە پەرەگرافێکەوە حەزەکەم هەر کتێبەکەن یعنی پیا بڕێنەوە لە پەرەگرافێکی تراڵێ لە هەندێک قەزیە لە کۆتاییەکەڵێ هەندێک جار خۆمان لە پاڵ ئیسلامیەکانە دەبینینەوە ژی دەوڵەت و ئیمپریالیزم طبعا یەک شت هەیە شەماڵ نازانم تۆ دقەتت داوە ئەوەیە لە هیچ شوێنەکە کریستانان باسی سەرمایه‌داری ناکە هەر دەوڵەت دقیقاً من ئەوە یەکێکە لە هینە مەنهەجەکانی یەکێکە لە هەڵە مەنهەجەکانی کە زانی چۆنە باسەکە لەسەرەوەیە یعنی تۆ کە ئەو شتە ئەبینیت و ئەوانە پێت وایە کە ئەوەی کە هەیە لە ساحەکە و لە کایەکەیە دەوڵەتە ئیسلامیەکانین ئێمەین ئیتر ئەزانی چۆنیشە مەسەلەن ڕەگ و ڕیشەی ئیسلامیەکان کە مەسەلەن کۆمەڵی خەڵکە چێتە لایەن ئیتر ئەوان بوون بە ساحێبیان ئەگەر ئێمە بمانوێت لەو خەڵکانە نزیک بینەوە کە ئەوان بوون بە ساحێبیان ئەبێ بڕۆین لە ڕێگەی ئەوانەوە تەعاملیان لەگەڵا بکەین بنەزانم جۆرێک بۆیە گوتم پێشتر ئەوە ئۆرۆسەنتریستە ینی بە جۆرێک مامەڵەی چەپەکانی ئەم وڵاتانی ئێمەشتیایە ژین لەگەڵ ئەو تایفە هینەیە موسڵمانانەیە کە لێرە وجودیان هەیە لەم چوارچێوەیە ینی تۆ گەفتەوێ لەگەڵ موسڵمانەکانە هین بکەین نزیکایەتێکت هەبێ مەسەلەن باسەکە لەسەرەوە نییە موسڵمانەکان کارگەرن لێرە کارەکەن ئەچەوسێنەوە ژنانیان هەیە چەوسێتەوە مناڵیان هەیە پێویستی نە ئەمانە نییە موسڵمانەکان موسڵمانن تۆ بتێ لە موسڵمانەکان نزیک بیتەوە بچی لەگەڵ مەلاکانیان نەقسەبی کاکە بڕۆی مەلاکانیان بێنی تو تەعاونیان لەگەڵا بکە یاخود مەسەلەن ئەو گروپەی کە هینە بەسەریان مەسەلەن زاڵە بەسەریان تۆ تەعامل لەگەڵ ئەوانە بکەی ئیتر ئەمە ئەبێتە دژایەتیکردنی ڕاسیزم ئەمە ئەبێتە دژایەتیکردنی ئەو بیر و بۆ چوونە دژی موسڵمانانەی کە لێرە هەیە ئەگەر تەعامل لەگەڵ مەلایەکانە نەکەی تۆ ژۆک و ئەوانی تری یعنی بە جۆرە لە جۆرەکان ساحێبداربوونی ئیسلامی سیاسی بۆ ئەو جەماوەرە بە نەزەری ئەتیبار جگە لەوەش تۆش شعورەکەی یعنی کێشەکە تەنها لەگەڵ دەوڵەتایە یعنی هەر بۆیە شیعارەکە مەسەلەن شتێکی تاکتیکی زۆرینە من بە نەزەری من بە تێڕوانینی من باس لەسەر ئیسلامی سیاسی لەو جێگایەوە کە ئیسلامی سیاسی لەم سەردەمەی ئێمەیە ارتیباتێکی ئۆرگانیکی بە سەرمایه‌داری ئەم وڵاتانەی ئێمەوە هەیە بەبێ قسەکردن لە تەناقوزاتەکانی سەرمایه‌داری ئەم سەردەمە بەبێ قسەکردن لەسەر ئەوەی کە ئەم پەراوێز خستنەی کۆمەلگا بەشێکی زۆری کۆمەلگای ئێمە پەراوێز ئەخرێ هەموو ڕۆژێک ئەمە ڕوئەدا ئەنی ئێستا باسی مەسەلەن جاران چینک و ئاواوشتەکانیان نەکرد بۆ نمونە لە ئێرانە کە فەلاحەکانیان هێناوە یا مەسەڵەن ئەو باسێکە هەت کریسارمان باسێکە فەلاحەکان لە جەزایرا کە ئیسلاحی زراعی کراوە هاتوونەتە ناو شارەوە لە قەراق شارەکانە دانیشتونەوەمانە کاریان دەست نەکەوتووە بوون بە بەشێک لەو جەماوەرە پەراوێز خراوەی کە هیچ نوێنەرێکیان نییە کە کەس بەناوێنەوە قسە ناکە کە ناتوان هەتا کومەسەن سندیکان هەبێت نیقابیان هەبێت لە شوێنێکی وەکو عێراق لە جێگایکی وەکو کوردستانە من تەسەورەکەم هەموو کۆمەڵگا خەریکە بێ بە
بە پەراوێز خراو مەجموعەیەک جەزیرەی دیاریکراویان دروست کردووە مەجموعەیەک بینایی نازانم ئیمپایر سیتی و نازانم چۆسیتیان دروست کردووە بە دەوریا چوارچێوەیەکیان کێشاوە باقی کۆمەڵگا پەراوێز خراوە باقی کۆمەڵگا ئەوەیە کە پێڵێن سلام بە ئینگلیزی یاخود عشوائیات بە عەرەبی ئەوانە یعنی باقی کۆمەڵگا خەریکە وای لێ دێ لە دۆخێکی ئاوایە دەرکەوتنەوەی ئیسلامی سیاسی هەمیشە هەڕەشەیەکی بەردەوامە بۆیە قسەکردن بابەتەکە لەسەر ئەوە نییە تۆ لە بەرامبەر دەوڵەتە چیەکەی قسەکردن لەسەرەوەیە لە بەرامبەر سەرمایەداریە و ئەگەر تۆ تێ بەرامبەر بە ئیسلامی سیاسی بۆستیتەوە باسەکە لەسەرەوە نییە کە چ هینێک بگری چ مەسەلەن پۆزیشنێک لە بەرامبەر چ مووقفێک لە بەرامبەر دەوڵەت و لە بەرامبەر هێزی ئیسلامی سیاسیا بگری قسەکە لەسەرەوەی چه هەڵوێستێک لە بەرامبەر بار و ئەنجامەکانی نیۆلیبرالیزم و بار و ئەنجامەکانی سەرمایەداریی هەوسار پچڕی ئەم سەردەمە ئەگری کە خەریکە بەشێکی زۆری کۆمەڵگا پەیتا ڕۆژ لە دوای ڕۆژ پەراوێز ئەخا بێکار ئەکا نەخوێنەوار ئەکا بێ سەقافەت ئەکا بێ ئایندە ئەکا بێ ئومێد ئەکا و بێ ڕەبت ئەکا بە کۆمەڵگای سەردەمەوە بێ ڕەبت ئەکا بە دنیای سەردەمەوە ئەمە خەتەرێکی بەردەوام و دیار و ئاشکرایە چۆن عەساباتی ئیجرامی دروستە بێ ئەوەش عەساباتی ئیسلامی دروستە بێ چۆن ئەبەنە بەرەوەی کەوا بەسەرەن وەگوتم دەرمان بفرۆشن و مخەدراتی کەنوانە لە گەڕەکە فەقیرنشینەکانی ستۆکۆڵمیشا ئاوایە ئەچنە پەنا ئیسلامیەکان ئەمە وەزعێتێکی دیاری کراوە کە ئێمە لەگەڵی بەرەو ڕووی نەکەوەی کە چێ زوڵمیان لێکە ئایا دینەکان ئەتوانن بچن بۆ مزگەوت دینی خوان و مارەسە بکەن ئەمە کەی بۆ بە پرسیاری ئەم سەردەمەی ئێمە تا ئێمە بین لەسەری مەوزع بگرین و لەسەری مووقف ساخکەینەوە بەرحاڵن پێم وایە بە پاوسێکی کورد بین ئەوە هەناسەیەک بینوانە بگەڕینەوە بۆ سەرباسی ئەو فاکتانەی کەوا لەناو ئەم کتێبەیە باس کراوە سەبارەت بە تاریخی ئێمە تاریخێک کە بەشێکی ئێمە لەگەڵی ژیاوین و بەشێکیشمان لەسەرمان خوێنەوە ئازیزان و خۆشەویستان پاش یەک ناوبڕی زۆر کورت ئەگەڕینەوە لاتانەوە بینەری کەناڵی هیوان من شەماڵ عەلیم و ئەمڕۆ هاوڕێیەکەم لەگەڵا عومەر خەتات بۆ لێدوان بۆ خوێندنەوە و هەڵسەنگاندنی کتێبی پێغەمبەر و پرۆلیتاریا لەگەڵمان بن مەڕۆن پاش ناوبڕێکی کورت ئەگەڕینەوە لاتان ئازیزان و خۆشەویستان ئەم کاتتان باش و ئەمڕۆتان شاد من بیرم چوو بەڕاستی لەو بابەتەوە بێداوای لێبوردن لە هەمووان بکەم ئەبایە پیرۆزبایی نەورۆز و پیرۆزبایی ساڵی تازە لەوانەی کە ئەمڕۆ بۆیان سەری ساڵی تازەیە بکەم عومەر لە تۆش پیرۆز بێ نەورۆز بینیش بیرم چوو ڕاستەکەی بێهینە بێزەوە بەرحاڵ باسەکەمان گەرم بوو لە بیداەتی شابواە قسەم کردای خەتای من بوو من وەک پێشکەشکەرێ وایە بڵێن بەرحاڵ لێمان قوبولکەن بینەرانی ئازیز دووبارە پێیان ئەڵێن لە ئێمەوە دەستێ نێرگستان پێشکەش و ومێدەوانی ساڵی ئایندەتان لە ساڵی ڕابردووتان خۆشتر بێ ئازیزان ئەزانن کە باسی کتێبێکەکەین بە ناوی کتێبی پێغەمبەر و پرۆلیتاریا فەندەمێنتالیزمی ئیسلامی چین شۆڕش ئەم کتێبە لە نووسینی کریس هارمانە نووسیرێکی سۆسیالیستی بەریتانیا لە ساڵی 1994 نووسراوە من و هاوڕێم عومەر پێکەوە خەریک بووین و خەریشین بەردەوامین لەسەر خوێندنەوە و هەڵسەنگاندنی ئەم کتێبە ئازیزان ئێوە ئەم بەرنامەیە لە هەر شوێنێکەوە ئەبینن داواتان لێکەین بۆ جاری داهاتوە هەر ئێستا ژەگەر بۆتان نەکرێ لە ڕێگەی یوتیوبەوە بەرنامەکانمان ببینن ئێمە ئەمانەیە کەناڵی یوتیوبمان بێ بە کەناڵی سەرەکی و لە ماوەیەکی زۆر درێژی شانە ماوەیەکی کورتە ڕەنگە تەواوی بەرنامەکانمان لەسەر فەیسبوک لابەرین و هەموو بەرنامەکان بخینە یوتیوبەوە داواتان لێکەین لە یوتیوب بینەرمان بن سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن
ئەو زەنگەکەش کە تایەتی کلیکی کەن بۆی بەرنامەی تازتان پێ بگا یاخود ئاگاداری بەرنامەی تازتان پێ بگا و عزیزان و دۆستان و ئاشنایانتان ئاشنا بکەن بە ئەم بەرنامەیە گەرەتانەوێ کەناڵی هیوا پێشکە ئەگەر ناشتانەوێ خۆ چی تێچێ بڕۆنە سەرەوە و کلیچێکی بکەوتەوە ئەوە کێشەنێوە نیاڵمەر بەرحاڵ هاوڕێیان و ئازیزان باسی کتێبی پێغەمبەر و پرۆلیتاریامانە کرد هاتینە سەرەوەی کە قسە لەسەر وەقایعەکانی بکەین دیارە عومەر تەڵخیصاتێکی زۆر باشیشی کردووە لە کتێبەکە هەنێ لە وەقایعەکان هەیە من هەستەکەم لوسەری کتێبەکە زۆر لامسەرلایی بەسەریا بازی داوە مەسەلەن دروستبوونی ئیسلامی سیاسی ئاخر ئیسلامی سیاسی ڕاستە لەوانەیە منهەلی جۆر بە جۆری هەبێ ڕەبتی بە بەشی جۆر بە جۆری کۆمەڵگاوە هەبێ بەشێک لەوانە کە مەسەلەن ئیخوانی موسلیمینیان دروست کردووە لە سەرەتایە ئەوانە بوون کە هەتا ئومێدیان خواستۆ بە گەڕانەوەی خلافەتی عوسمانی مثلەن حەسەن البەنا ئەوانە وەکو ڕەتفعلێک بەرامبەر بەوەی کە خلافەتی عوسمانی لە بین چۆ خەلیفە نەماوە ئەوانە قسەیان لەسەر گەڕانەوەی خلافەت کردووە کاریان مەسەلەکەیان ئەمە بوو بە دواتر ئەم ڕەوتە چ پێشکەوتنیشی بەخۆیەوە بینیوە چی کردووە هیچ کاتێک لە کاتەکانە ڕەوتی ئیسلامی سیاسی و ئیخوانی موسلیمین دوژمناتی ئیمپریالیزمی نەکردو ئەم وەقایع دروستکردنە ئەم دروستکردنی مێژوو بە نەزەرم دروست نییە ڕاست نییە یعنی لە سەرەتای پێک هاتنیەوە ئیخوان موسلیمین متعاون بووە لەگەڵ سەرمایهداری جیهانیە متعاون بووە لەگەڵ ئەوەی کە کریس هارمان پێڵێ ئیمپریالیزم و دەوڵەتانی ئیمپریالیستی لە هەندێک لە وەسایقەکانی بەریتانیا کە کەشف بۆ ئێستا گەڕێنەوە بۆ ڕابردوو بۆ ئەو کاتێک کە کاتی دروستبوونی ئیخوانی موسلیمینە بینن کە لەلایەن مخابراتی بەریتانیا و تەمویل کراون بەکارهێنراون بۆ دژایەتیکردنی هێزەکانی چەپ هەر لەو سەردەمەیە لە سەردەمی دروستبوونیە وەختێک وەفد بە جۆرە لە جۆرەکان خەریک بووە پاشای هین پاشای میسر بخاتە زاویەیەکی هینەوە حەریجەوەوە زەختی بۆ هێناوە زەختی بۆ ئینگلیز هێناوانە ئیخوان موسلیمین چۆ فریای پاشا کەوتەوە هەتا تەسویری حەسەن البەنا ئەوە بووە کە مەلیک فاروق کە بە کەسێکی زۆر لە ڕووی مۆراڵی و ئەخلاقیەوە زۆر دوور بووە لەو شتانەوە کە پێوتراوە ئەخلاقی ئیسلامی بە هەر حاڵ ئەوەی کە لە هەر بابەتێکەوە سێریکەیتەوەوانە کەسێک بۆ لەوانە نەبووە کە بتوانی بە وەصفی ئەخلاقی ئیسلامی یاخود سلوکی ئیسلامی ئینیکەی بەڵام وتێت تۆ بە خەلیفە تۆ ببە بە خەلیفەوە یعنی لەگەڵ مەلیکە تەعاونی کردو لە دژی حزبی وەفد لە کاتی بڵێن ئینقلابی عسکەریە کە جەمال عەبدولناسر بۆ یەکەم جار لە ساڵی 1954 دوو ڕابەری کرێکاری ئیعدامەکە ئیخوان موسلیمین لە پشتی عەبدولناسرەوە وەستان و داکوچی لێکن دیفاعی لێکن ئەڵێن ئەمە بەرەنگاریکردنەوەی کۆمونیستەکانە لە ساڵی 1970 وەختێک ئینتیفازەی خەڵک و جەماوەرە بێت و ئەوانە عومەر تەلمەسانی بە ئاشکراڵ ئێمە لەگەڵ دەوڵەت هاوەستاوین لە بەرامبەر ئەم فیتنەیە لەگەڵ دەوڵەتین و لە پشتی دەوڵەتین لە پشتی ساداتی سادات تەعاونی لەگەڵ ئیسرائیلە کرد سادات تاکە سەرۆشی عەرەبی بوو کە چوو زیارەتی کەنیسەتی ئیسرائیلی کرد لە تەل ئەبیب چوو ویستی ئاشتی لەگەڵ ئیسرائیلە بکە ئەوانە ئیخوان موسلیمین خۆ لەسەر ئەمە شەڕیان لەگەڵا کرد لە بەرامبەر یاوەستانەوە مۆزەیەکیان لێگر کە بڵێن ئەم کارە نابێ ئەنجام بدێەوەوانە هەرگیز لە پشتی سادات بوون لە دژی جەماوەری کارگەر و زەحمەتکێشی میسر بوون و هەمیشە دیفاع و داکۆچیان لەسەر کوتی سادات کرد سادات دەستی ئاوەڵاکردن لە حەفتاکانە ڕێکخراوی ئەمنی دروستکەن لە ناو زانکۆکانە کە ئێستا کریس هارمان لەم کتێبەیە پێڵێ ڕێکخراوی جەماوەری خوێندکاران وا ڕێکخراوی جەماوەری خوێندکاران توانیوێتی مشکلەی کچان حەلکە لەبەروی کچان کە هاتوون بۆ مەکتەب بۆ جامعە و گەڕاونەتەوە پێویستیان بە پاس بۆ ئەمانە ڕێکخراوی ئیسلامی هاتووە لەم ڕێگایەوە خۆی ئینکرد بە پێچەوانەوە ڕێک بە داکۆچی و بە دیفاعکردن لە نظامی سادات بە پشتیوانی نظامی سادات بۆ دژایەتیکردنی کۆمونیستەکان و چەپەکان لە ناو زانکۆکانی قاهیرەیە
ڕێکخراوی ئەمنیان دروست کردو و بە قەمع و ئێرهاب ئەم شتانیان فەرز کردووە کە باسێکە کریس هەرمان لەم کتێبێ لەبەرەوە زۆر وەقایعە لێرەیە کە ئەجێڕێتەوە ئەم وەقایعانە لەسەر عەرز لەسەر زەوی شتێکی ترن کە بە بڕوای من کریس هەرمان چونکە مەبەستی بووە بە نەتیجەیەکی دیاری کراو بگە ئەم وەقایعانەی بەم جۆرە هێناوە من وایە بینم. بەڵێ نظری تۆ چێ لەم بابەتەوە؟ ئەوەی کە تۆ باسی کردوایە مەسەرەن هەمیشە زیگزاکی یاریان کردو لەسەر دەسەڵات لەپاڵ دەسەڵاتە و هەفتەکانە ئاخر لێرەش مشکلەکەی کریسارمن لێرەوەیە کە لە هەفتاکان کە سەرمایه‌داری سادات هاتە سەر حکوم سادات بۆ ئەوەی پێش خۆی بسڕێتەوە ئەو میراتەی چەپی ناسریەکە وا ناسرا بۆ ئەگەر چی بۆ مێژوو شتێک بڵێن هیچ کاتە ناسبجی ئیسلامی سیاسی کردەوە بعد بەعکسەوە بەکاری یعنی ئەوە جا نازام ئەزانی ئەوە ئاگالێن عەبدولناسر خۆی ئەندامی ئیخوان موسلیمین بووە نازام ئەوازە ئەوە تاریخە ئەوە وەقایعە عەبدولناسر جەمال عەبدولناسر خۆی ئەندامی ئیخوان موسلیمین بووە بەڵێ بەکاری هەیە ئەزانی چۆنە هین هەیە ینی وەسەن ناوچەکی مصریە ئایا باسی سەرهەڵدانی ئیسلامی سیاسیەکەن باسی ئەوە کە ئایا گەشەکردنی ئیسلامی سیاسی پەیوەندی بە شکستی 67ەوە بوو یانە بەڵام نا بەڕێی من ئیسلام یەکێک بۆ لە پرۆژەکانی جەمال عەبدولناسر ڕاست ئەزهەری ئید کرد کۆمەڵێک لە قیاداتی ئیخوانەکانی قەتڵ عام کردووانە بەڵام تەنانەت شو پەنای بردە بە مفتی تونس هێنای کە بێتە ڕێنوێنیان کاتوانەوە گونجاندی ئەزانی چۆنە گونجاندنی ئاین لەگەڵ ئەو پرۆژێک جەمال عەبدولناسر نەنا هەر باسی تەأمیمی قەناتی سوێز ناکە لە 1956 یانێ تەأمیمی قەناتی سوێز ناکە باشە بۆچی لە ئەزهەر خیتابەی ئەی تۆ ڕئیسی وڵاتێکی تو ئەمانە جەمال عەبدولناسر بۆ ئەچی لە ئەزهەرەوە خیتابەی وەنیا ڕاستەکەیت چی ئەم تەطویعکردنە ئەم بەکارهێنانە ئەم ڕێگاکردنەوەیە بۆ ئیسلامی سیاسی بۆی کەوا باڵا دەست بێتەوەوانە بە شەرتێک وانە بووە یعنی لەم سەردەمەیە کە جەمال عەبدولناسر دێ و ئەوانە و سەردەمی گەشەکردنی چەپە بەگشتی لەسەر تاسەری دنیاە لە دوای حەربی عالەمی دووەمەوەیە واقعاً ئەمریکا بەو ئەمریکا زەبەلاحی خۆی لە ترسی کۆمونیستەکان و چەپ و سۆسیالیستەکان وانە قوانینی ماکارسی دێنێ متارەدەیان نەکات و ژێرپێی دەستوری خۆی ئەکا بۆی کەوا بەرامبەر بە کۆمونیزموین بوەستێتەوە لە گەرمەی شەڕی کۆریایە لە کاتی دەرکەوتنی چینایە دەرکەوتنیاتی وەکو هێزێکی سۆشیال لەم کاتانەیە بەڵام جەمال عەبدولناسر دێ ئیسلامی سیاسی بەکارێنێ بۆ لەبەرەوەی ئەمە زەخیرەی کۆنەپەرستی سیاسیە زەخیری دەسەڵاتێکە کە نایەوێت خەڵک بە ڕزگاری و بە ئازادی فعلا وایە تێنەگەین جەمال عەبدولناسر تەسەوەر کە ئەگەر تۆز دەسەڵاتەکانی ئەزهەری کەم کردەوە لەسەر میخۆیان بەڵام خاڵێکە زۆر گرنگە ئەوەیە کە ڕەنگیان کریسارمەنیش نەچوو بەلای ئەوەیە کە لە سەردەمی جەمال عەبدولناسر ئەزهەر گەورەترین نوێنەرایەتی وەفدی نوێنەرایەتی بۆ لە ئەفریقا لە دەرەوە تەنها قەناتی قورئانوانشی بۆ کردنەوە بەرحاڵ ئەمە بەحسێکە کە کریسارمەن بەشێکی چۆتە سەری ئەوانە بەڵام وەکوتم بسمەوە سەر کۆتاییەکەی جارێکی ترەندێ خاڵ هەیە کۆتایی پێبێنین بم باسە ئەو لە شوێنەکە ئاڵێ هەندێک جار خۆمان لە پاڵ ئیسلامەکانە بینینە بۆ نمونە باسەکان نمونەیش جەنگی کەنداو باسەکە و هەتا نمونەی و ئاکسیۆنانە باسەکە کە لە ئەوروپا بەدژی ڕەگەزپەرستی دێنە پێشێ لە دژی هەندێک حاڵەتی ڕەگەزپەرستی کە بەجێ حیجابی ئیسلامیە کەمایەتیە موسڵمانەکان لە ئەمە نمونەی ئەو بێن تۆ کەڵێم کاری هاوبەش لە هەندێک حاڵەتە خۆمان لە پاڵیانە ئەبینینەوە دیسان لێراشە هەر شعارەکەی کەڵێ هەندێک جار لەگەڵ ئیسلامەکان هەمیشە دەوڵەت بەڵام لێرە شەرتێکی تر قوتەکاتەوە کە شەرتەکەی پێشووتری کە پەیوەستێک کاتەوە بەهێزبوونی بزوترین کتێککاری کۆمونیستەوە ئیلغاکاتەوە مافی ڕەخنە هێنێ لەگەڵ ئیسلام لێرەش شەرتێکی قوتەڵێ مافی ڕەخنە ئەو کاتەشی لەگەڵ ئیسلامیەکانی لەسەر هەندێک مەسەلەی سەرەکی هەردوو ژیانین ئێمە مافمان هەیە ڕەخنە لە ئاین بگرین ئێمە لەگەڵ مافی پۆشینی نەپۆشینی حیجابین بەنەوەی گەڵێ ئێمە لە بەرامبەر دەوڵەتان دیفاع لە ئیسلامیەکان دەکەین و
ولا بەرامبەر چەسانەوەی ئیسلامەکانیشدا لە بەرامبەر ژنان و بەربەرەکان و قبتیەکان و هۆمۆفیلەکان لە جێ ئیسلامەکان ڕەخنان بۆیە ئەو شەرحی پێشوتیش لە ئابا و جارێککە مافی ڕەخنە ئێنەکە نازانن نەجیب مەحفوظ و پەرسپور و بەرحەڵ ناجین علی ئەوانە لەسەر ڕەخنە بەرحەڵ غیابی میتۆدی مارکسیستی لای کریسان من ئەیگەێنێ بەم شتە چونکە من ڕاستەکەی هەر وەختینێکی بچووک مناوە ساڵی 1950 مارکس لە نووسراوەکە لەسەر ئۆسپی کۆمونیستەکە لەسەر حیزبی دیموکراسوازی بورژوازی لەسەر یەکگرت و کاری هاوبەش ئەوانە پونکتێکی خاڵێکی زۆر گرنگی کە حەزەکەم باسیکەم بۆ ئۆسپی کۆمونیستەکان مارکس ئەو نامەیە ئەڵێ ئەگەر هەردوو لە دژمێکی هاوبەشمان هەبێت پێویست بە هیچ هاوپەیمانیت ناکە ڕەنگە بەرژەوەندی ئێمە ئەوان لە شتێکدا یەک بگرێت لە ئێستایان لە داهاتوودا دەکرێت تەنها لەسەر ئەم بەرژەوەندی هاوبەشە یەک بگرین ئەویش لە دەست پێشخەریە منە لە خۆیەوە لە ئەحداسی مەزراکان بەرحاڵ نووسینەکەی کۆتایی بەوە بێنین چونکە ئەو بەحسی کە تۆ کرد زۆر زەرورە شەماڵ مهمە بچینە سەری ئەوەی کە مەسەلەی سنترالیزمی ئەوروپی و ئەوروپا ئەمانە چۆن لە شەڕ من کەمان نووسینێکی پڕتەناقزە و هەڵێکی مێژوشی گەورەی کردوکە ئیسلامەکان بە ڕێفۆرم خواز ناوەداتوانە بەڵام لەوەش پۆرتر ئەوەی هەڵوێستی سۆسیالیست تبکسیەکانی میسرەکە ئەم نووسینەی کریسارمەنیان بە شکلێک پیاده کرد کە تا ئاستی نابوودبوونی سیاسی بردن و بەرحاڵ کەمە جێگەی داخە کە سۆشیالیستە شۆڕژێرەکانی میسر بن لە زاریش وەکو فەسیلێکی گرنگی چەپی میسر ئەیان بینم پەرەگرتنیی باش پەریان گرت ئەو شۆڕشی میسر وە بڵین ساڵی 2011 بەڕاستی دروشمێکە درا حڕیە عەدالە ئیجتیماعیە دروشمی ئەوان بوو ئەوان ساحێبی ئەم دروشمە بوون و ئەم دروشمە بوو بە دروشمی ئەوە بەڵام سەرنجام نیشانی ئەدا کە طبعاً باسێکی کریسارمان هەیە لێرە لەسەر ڕێکخراوبوون و ئەوانە ئەساسەن سۆشیالیستە شۆڕژێرەکان بەلایە نەچوون کە من بۆ خۆم بە باسێکی مهم و جەوهەری ئەزانم قسە لەسەر ئەوەیە کریس هارمان دیفاع لەوە کاڵێ بێمە ڕێکخراوی خۆمان دروستکەین لە بەرامبەر ئیسلامەکانیش ڕێکخراوی خۆمان دروستکەین ینی بە جۆرێک ئەم فرسەتە و هەمەل و مەرجە بەکاربێنین و ئەوانەی کە وەزعێتێکی وەهامان هەبێ لەگەڵ ئیسلامی سیاسیەکە بەم شێوازە لە ئاستی کۆمەڵگایە باڵا دەستی پیا کردو ئەوان و هەیمەنەی هەیە کە ئێمە بتوانین بە خونساکردنەوە یاخود بە بەرتەرەفکردنی ئەوان وانە بتوانین ڕێکخراوەکانی خۆمان دروستکەین ینی ئینسان دەتوانێت ئیستینتاجی واشی لێ بکە وەڵام دیارە سۆشیالیستە شۆڕژێرەکانم ئیستینتاجیان لێ نەکرد ئیستینتاجیان لێ کرد بڕۆن تەعاون بکەن و هاوبەشی بکەن یانی خود هاوکاری بکەن لەگەڵ ئیخوانەکانەوە بە جۆرێک هەندێک ڕێکەوتنیان هەبێ ئەگەرچی من دیارە من ڕێکەوتنی سەرکاغەز و وەرەقەم نەبینیوە لە نێوان ئیسلامەکان و لە نێوان بڵین سۆشیالیستە شۆڕژێرەکانە بەڵام ئەوەی کە هەیە هەستەکەی بە جۆرە لە جۆرەکان تەحسیل حاصلی دۆخەکە بۆ نیە لە سنگەرێکا بەیەکەوە بوونەجینا من نازانم بەش بە حاڵی خۆ منشتی نووسراوم نەدیوە عمەر ئەگەر تۆ دیتە باسیکە منشتی نووسراوم نەدیوە مەسەلەن شتێکی مشتەرەکی نووسراو لە بینی مەسەلەن ئیخوان مسلمین و سۆشیالیستە شۆڕژێرەکانە منەمام نەدیوە تا ئێستا بەڵام هەدەفی کتێبەکە ئەوەیە کە ئەمانە ڕاکێشین بەلای ئیخوانی یەک شتێک زۆر ضرورەوەیە کە کاتێ سۆسیالیستە شۆڕژێرەکان ئەچوون لەگەڵ ئیخوانەکانە بۆ لادەکانی میسر و سعید ناشار بوون بە ئاەتی قورئان دەست وایە نەجاوە ئێستا خۆوە شتێکی سیر و عەجایب نییە عمر ئێمە لە کوردستان و لە عێراقی شامە زۆرە بینین لە عێراقا خۆش مناسبەی حەسەن و حسێن هەیە حیزبی شیوعی لە پێشەوە فلافی دەدانەنێ و نەچێ خەریکی هەریسەکە بێ هۆوە حیزبی شیوعی عێراق لە جنوب هەرەمە کارێتی یعنی اینێک نییە لەم بابەتەوە دیارە زۆرتر ئەکرێت لەسەر بابەتەکان و ئینتیقاکانمان لەسەر ئەم کتێبە بڵین بەڵام من پێم خۆشە بڕۆمە سەر و خاڵی کە تۆ باست کرد ئەو ئۆروسەنتریزمە ئەو تێگەیشتنە لە عەلاقەی بینی چەپ لەم وڵاتانەیە لەگەڵ ئەوەی کە پێوترێت جالی ئیسلامی تۆ شتێکت هەیە لەم بابەتەوە مەرفەرموو باسیکە ڕاستەکەی ڕەنگە باسی چیوام هەبێ ئەگەرچی ڕەبتێکەمە بەمەوە ینی
ئیسلامی سیاسی ڕاستەکەی بزوتنەوەیکە کە سەری هەڵدا و ئەسباب و ڕەنگە ئەسبابەکانی ئەگەر ئینسان بگێرێت چی پێڵێن نابوتمانەوەی پرۆژەکانی بە سەنعەتیکردنە ئەمڕۆکانی شەرق و سەرتا لەگەڵ سەرهەڵدانی بەرحاڵ قوتب ئیسلامی گەورەکان وەکو جمهوری ئیسلامیە شۆشی بەمە ینی هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی بەرحاڵ شەڕەکان شەڕە دوایەتەکانی ئەوانە ئەمە زۆر بەلای منەوە زۆر ئەهەمیەتی نییە ئەوەیە کە بەلای منەوە ئەهەمیەتی ئەوەیە کە ئیسلامی سیاسی ینی بزوتنەوەیەک بۆ هێنانە دوای کۆمەڵگە بەرحاڵ بۆ بەکارهێنانی هەمان ئەو ئیسلامی کە کلیسانمان بە ئۆتۆبیاناوێنێ و من پێم وایە ئۆتۆبیانیە لە کۆمەلگایە کاتە دەسەڵاتیان هەبێ پیادەکەن کاتێکیش دەسەڵاتیانە بەرحاڵ کارەکەن لەسەر گۆڕینی ئەخلاقیاتی کۆمەڵایەتی بەڵام مشکلەیەک ئەوەیە کە ئەیرۆسەنتەریزم واتە ئەو دیرگا سنتەری کە زاڵە بەسەر چۆن مامەڵاتە لەگەڵم هێزەیە بەشێک لەمە بەڕای من ئەگەڕێتەوە بۆ سروشتی مەتاتی ئیسلام و خودی ئیسلام و ئیسلامی سیاسی یعنی ئیسلام خۆی قورئان خۆی بە حەوت پیتی بێ نقطە هات بەڵام بە ئەندازەی مێژی بەشەری تەفسیراتی هەر بۆ خۆی ئەمە سروشتێکی ناجێگیر و بەرحاڵ مەتاتی ئەدا بەم حزبە کە بتوانێت یعنی هێز بەڕای من نقطە خاڵی بە هێز ئیسلامی سیاسی ئەوەیە کە ئەتوانێت لە هەموو بارودۆخەکە حضوری هەبێت و جوابی هەبێت و بتوانێت خۆی بگۆڕێت هەر ئەوەی کە ئەو حزبە ناوی چی لە کوردستان مەلا عەلی مەلا عەلی باپیر عەلی باپیر کە ناوەکەی گۆڕێ ڕاستەکە نوع تفکیری عقلانەی کە ئێوە لەگەڵ ڕۆکی ڕووداوەکانی کۆمەلگا هاوبەش بێت یعنی مەبەستمەوە قووەتی ئیسلامی سیاسی لێرە کە ئەتوانێت لەگەڵ بارودۆخەکانە تەنانەت ئەگەر ئەو بارودۆخانە بەدژی منهاجیەتی عەقیدەی ئەوانیش بێ دیسان و حیلێکی شەرعی بۆ دۆزنەوە یعنی بۆ نمونە لەو یعنی بۆ نمونە ئەگەر سەریکە بارودۆخی کۆمەڵایەتی بارودۆخێکی تائیفی بێ نەتائیفی هەڵوی لە عێراق ئەگەر بارودۆخەکە بە نەوعێک توزانم شێوەیەکی تر بێ مەسەڵەن لە سعودیە ژن ئەسڵان بۆی نەبوو بەبێ پیاوێتە دەرەوە بەڵام کاتە بڕیاریانە سارە لێ خوڕە و کاتە بڕیاریانە بە قەرارێک سارە لێ خوڕە و ئاەتێکشانە ناپشتی ئیسلامە کەڕەمەن مەڕە بۆیە سروشتێکی مەتاقی هەیە کە دەتوانێت وەکوتم پێ بنێ هەتا بەسەر ئەو لە قەرەزاویە ژێرنەوەڵەن جارێکیان وتێتی ئەگەر نەزەریەی تەتەوری داروین ئیسپات بوو ئەو وەختە حتممە لەگەڕین لە قورعانە ئاەتێکە دۆزینەوە کە پشتیوانی لێ بکەن باوەڕکە وایە بەڵام ئەگەر ئەمە بەشێ بێت لە سروشتی مەسەلەن ئەو بەبەستم لەو تێڕوانینە متەناقضانێ بەرامبەر بە ئیسلامی سیاسی کە پێم وایە یەک شەکل لە معضلە گەورەکانی فکری لە ئێستای دنیاە کە نازانرێت چۆن ماوەڵی لەگەڵا بکەن و نازانێت و هەموو بەڵام هەموو ئەمانە ڕێگەی فکری هەیە یعنی مەسەلەن سەمیر ئەمین دەنێ بە دەرهاویشتێکی نظامی سەرمایه‌داری ئەولەمە باشە هەیە پێی وایە ئیسلامی سیاسی بزرگترین ئایدیۆلۆژیاکی فاشیستە من هەروە نقاط حساب کردووە مثلا ڕیگان لە کاتی شەڕی ئەفغانستانە لەژی سۆڤێت بەکاری هێنان و ناوینان شۆڕی کریس هارمان پێی وایە دەکرێت هاوکاریان بکەین یان هاریکاریان بکەین نووسەرێکی تری فەڕەنسی هەیە نای بۆرغایە ساڵی 1970 کتێبێکی نووسی کە ئەڵێ ئیسلامی سیاسی میراتگری بزوتنە نیشتیمانی میراتگیری بزوتنەوەی نیشتیمانیەکانن ئەوان اینجا ئەم پێزانە بێهین نییە یعنی هەروە دووکەڵێک نییە دەبێ ئاگی ڕاستەکەی من حەزەکەم تاکیدکەمە سەر مەسەلەیە کە لە باسی سیاسەتی شوناسە مثلا ئێمە دوو نوع سیاسەتی شوناسمانێ سیاسەتی شوناسی چاپ سیاسەتی شوناسی ڕاستەکان سیاسەتی شوناسی ڕاستەکان لەسەر فەرهەنگ و کولتوری ینی فەرهەنگی کۆمەڵایەتی جیاواز و کولتوری کۆمەڵایەتی جیاواز ئەگەڕێنێتەوە بۆ بایۆلۆژیا و لێرەوە ڕاسیزم و فاشیزمی ئەوروپی لە سەرەتای سەدای پێشوازتری هەڵا بەڵام پاش کۆتایی جەنگی جیهانی دووەم و بەرزبوونەوەی ئاستی ناڕەزایەتەکان بە تایبەتی لە ناو فەڕەنسا و توێژی فەرکاران و هاتن پێشی هەروەها بزوتنەوەکان کە ئەو بزوتنەوەی کە بەناوی بزوتنەوەی مافە مەدەنیەکان هاتە پێشەوە لە کۆتایی شەستەکانە
لێرەدا بە هەر حاڵ تێڕوانینی بایۆلۆژی ئێتنیکی بایۆلۆژی بۆ ئێتنیک بەنەوەیەک عیب بوو، یعنی پێشتر کارەکەی گەورەی دروست کردەوە. چەپ چی کرد؟ چەپ یعنی ئەگەر کۆمەلگە جیاوازەکان دابڕا و داخراون لەناو جیناتەکانیانە، ئەمە لای سیاسەتی شوناسی ڕاست کەواتە ئەم هینانە ئەم ڕیتواڵانەواتە ئەم دابڕان و داخراوانە بۆ شوناسی چەپ ئەمان کەواتە ئەم خەڵکە دابڕا و داخراون لەناو میژۆکانیانە. لێرەوە سنترالیزمیی کە سەر هەڵەیە کە بە سنترالیزمی ئەوروپی ناسراوانە ئێوە سویدیە ناوی چیە بەڕاستی؟ ناوی دەیڤید تۆرفیلە، مامۆستای زانستە ئیسلامیەکانە پێم وایە لە یەکێلۆزانستانی سوید. شتێکی سێریە حەزەکەم تێبگەی لە مەغزای مەسەلەکە چۆن ئەوان لە شەرق ئەڕوانن بۆ چۆن متەناقضن بەرامبەر بزیتون ئیسلامی سیاسی. ئەڵێ ئەگەر ئێمە لە جیاتی ئەوان واتە شەرقیکان قسەکەین حتم کورد بە مەرکەزدان سەمانکرد ئەوە بەواتای بێدەنگکردنی ئەوانە ئێمە ناتوانین وەلایەتی ئەوان بکەین و ئەوان خۆشیان ناتوان قسە بکەن و هەر جۆرە قسەکردنیشی ئێمە لەسەر ئەوان ئەبێتە نەو جۆرێک لە هەیمەنی ئیمپریالیستی لە مەرکەزەوە بۆ ئەطراف ئەوە ناویانێ. پرسیارەکەشی ئەوەیە کە ئەبێ خۆیان شەرق تابع یعنی یا ئەطراف بۆ خۆیان سنتەرێکی تر دروستکەن بەرامبەر سنترالیزی سنتەری ئەوروپا یا غەرب و ئەوان مەسەلەن شۆڕشی مەسەلەی کە پێڵەن خومینی و محاوەرەتەکانی سەید قوتب بوو ئەوانە بە محاولەیەکی عەقڵانی و لۆجیکی ئەزان و دروستکردنی ئەو سنتەر ئەبینەوە لە بەرامبەر سنتەری غەربە ئەو بۆیە جێی پشتیوانە بوو هەر بۆی خۆخۆشی بووە. یعنی ئەمە تەواوی تێزەکەیە کە من حەزم کرد ئیشاری پێبن کە تێزێکی نوعاً ڕاستیسەوە هەر لێرە شوێ ئەو تەناقضاتانە هێتە پێشەوە ئەمانە ناتوانن. وەزای چۆنە ڕاسیزم عمر ڕاسیزم مەرج نییە بە معنای هینکردن بێ، بە معنای تعبیرێکی صریح بێ لە مەحرومکردنی تۆ لە مافەکانت بە خاتری ئەوەی کە مەسەن بۆ نمونە کوردی بە خاتری ئەوەی کە موسڵمانی. ڕاسیزم ئەتوانێ هەر ئەوە نەبێت کە تۆ بە جۆرە لە جۆرەکان مەسەرەن لەگەڵ ئەم حەزارەتە کە ئێمە دروستمان کردووە مەسەرەن کەسێکی غەربێت توانێ ئاوا بڵێ ئەم حەزارەتێک کە ئێمە دروستمان کردو ئەم مەدەنێتێک کە ئێمە هەمانە مافەکانی مرۆڤ خۆ ئەمە بەرهەمی ئێمەیە، ئێمە بۆچی بەسەر موسڵمانیان یا فەڕسکەی؟ بەنظرم ئەمە ڕاسیزمە. ئەوەی کە تۆ پێت وابێ موسڵمانێک بە فەرزی ئەوەی کە تەبعیەتی بۆ دینێکی دیاریکراو هەیە لە جەوهەرێکی جیاوازی ئینسانی بەهرەمەندە کە لەگەڵ تۆیا جیاوازە و تۆ بۆت نییە مەسەلەن وەکو کەسێک کە لە غەربایتەوانە بۆت نییە بڵێ لە نێو کەلتورەکانە مەسەلەن کەلتوری ڕاستتر لە کەلتوری تر وجودی نییە، ناتوانی بڵێ ئەم کەلتورەکە دیفاع لە ئینسانەکات و ئەمانە دیفاع لە مافەکانێکە بە ئەندازێکی دیاری کراوە کە دیارە هەمووی نسبیە ڕێژەیە مەسەن ئەم کەلتورە باشترە. ناتوانی بڵێ کەلتورێک کە ئەڵێ ئینسانەکانە بێ وەکو یەک وابن کۆیلایەتی ئەبێ قەدەغە بکرێتەوە لە بەرامبەر کەلتورێکە کە پێی وایە کۆیلایەتی مەسەلێشی ئاسایی و ئەمانە ناتوانی بڵێ ئەمە لەوە باشترە. ئەمە ئەم تێڕوانینە ئەم جۆرە تێفکرینە بەوەی کە ئەو کەسێکە لە شەرقەوە هاتووە بۆ ئەوە باشە کە کۆیلایەتی لەلا بێت و ئەوانە و ئازادبوونی ئینسان مەسەلەیە کە پەیوەندی بە غەربەوەیە ڕێک بۆ خۆی جەوهەری ڕاسیزمە لەوە ڕاستیزات ینی باسەکە لەسەرەوەیە یعنی خودی ئەوە کە لێرە بە ئەزێجار و هەندێک جار لە شەپەکانی ئەم وڵاتانە ئەیبینی ئەم باسە کە ئەکرێت بەشێک بە لە باسێکی ئینتیگرەخون من یعنی ئینتیگریشن یاخود تێکەڵبوونی جالیاتی مسلمان بە وڵاتانی کە تێژین کە من ئومێدەوارم بتوانم لە بەرنامەکانی داهاتووە بەرنامەی لەسەر بکەم لەسەر ئەم بابەتەوە قسەی وردی لەسەر بکەین ومانە یعنی ئەم جۆرە تێڕوانینە لە غەربا کە وجودی هەیە کە چەپیش برەوی پێدا و ئەوانە کە ئەوانی تر مسلمانەکان ئەوانێکی ترن کە لە ئێمە ناچن و ئەبێ بە کۆدی خوان معاملیان لەگەڵا بکرێەوە ڕێگان پێ بدرێ کۆدەکانی خوان بەکاربن تا ئەگاتە ئەوەی کە بۆ نمونە لە کەنەدا بڵێن با دادگای
شەرع دابنێن با دادگای شریعەتی ئیسلامی دابنێن دیفاعی لێ بکەنەوەوانم بوو بە مۆزوعێک لە بەریتانیا هەر لەو شوێنە کە کریسارمان ئەو باسی نووسیوانە ماوەیەک بوو بە مۆزوعێک ئایا بۆچی موسڵمانەکان بۆیانێ دادگای شریعەتیان هەبێ بە پێی شریعەتی خۆیان مەسەلەن زەواج بکەن و ئەوانە و کاروباری خۆیان بەرنەڕێەوە تا ئەو جێگای بگا بەم ئاستە ئەم مەسەلەیە پێشکەوت کە بە جۆرە لە جۆرەکان ئەمە بۆ خۆی دیوێکی تری ڕاسیزمە یعنی تۆ وەکو کەسێک هاتوویتە ناو ئەم کۆمەڵگایەوە زۆرتر بەلای تۆوە گرنگ و مهمە کە وەکو کەسێک ینی بڵین هاو وڵاتیەکی شارەوەندێکی ئەم وڵاتانە حساب بۆ مافەکان بکرێت نەوەی وەکو بە بوونەوەرێکی جیاواز مافی تایبەتت گشتی هەبێ بۆ تۆ بۆ ئیچ دقیقاً وەکو ئەوەی کە هەمومان وەکو یەک ینی لە چوارچێکە دیارە هەمومان وەکو یەک ناتوانین سوود لەم چوارچێ وەربگرینەوە ئەوانە و تەناقوزاتانە لاوم کۆمەڵگایشە وجودی هەیە بەڵام ئەوەی کە تۆ بەشێک لە کۆمەڵگاکە جیا بکەیتەوە ئەمە ئەجا ئەم بەشیان ئەمە نەکارگەرە نە بۆژوازیە نە پێشکەوتن خوازە نە محافزەکارە نە ئەمە موسڵمانە یعنی ئەمە ئیتر ئەمە بۆ خۆی ینی ڕاستی جیاوازیکردنێکە لە بینی ئینسان و مسلمانە یعنی وەکەوەی کە ئەم مسلمانەکە هاتووە بەشێک نییە لەم کۆمەلگا ئینسانی ئێستا بەشێک نییە لەم کۆمەلگا و لەم چوار شێوەیە کە بۆ مافۆوانە دیاری کراوە بوونەوەرێکی ترە کە بێت تعریفێکی تری بۆ دیاری بکرێەوەمانە یعنی من دیارە ناڵێم کرێس هەرمان تا ئەم ئاستە لە باسی مۆزۆی ئیسلامی سیاسی ئەوانەیە چۆتە پێشەوە بەڵام بە جۆرە لە جۆرەکان شعوری ئەوە ئەەکەی کە ئەو نوێنەرایەتی ئیسلامی سیاسی بۆ مسلمانانی لە غەربا قبول کردووە بەم اعتیبارە ئەوێت مامەڵەیەکی وا بکە کە سەرنجام باسەکە بۆ میسر نییە لە واقع باسەکە بۆ بەریتانیایە بۆ دروستکردنی حزبی احتیرام آخر نازانم ئەو ئاگاداریان نەدواتر پاش ماوەی چەند ساڵێک و ئەوانە ئەم ڕەوتی سۆشیالیستە بڵین حزب پارتی کارگەرانی سۆشیالیست لەگەڵ جۆرج گالاوەیە کە زۆر بڵین ئسکوتلندی ناسیۆنالیستە و ئەزانیت مێژۆکەی چیە من پێم خۆش نییە ناوی بێم چکەمە بێ بە جۆرێک تەشیر بە ئەسڵ نمونەی هاوکاری ئیسلامی سیاسی کە چوشە دەرەوە حزبی چی دروست کرد چی نە پێکەوە لیستی چیان دروست کرد نە حزبی احتیرام حزبی پارتی ریسپێکت پارتی ئەمەیان دروست کرد یعنی من پێم وایە ئەمەی کە کرێس هەرمان کردیەوەوانە کاڵێ بۆ بە دەلیلی کارمان و بووە بە بەرنامەی کارمان بۆ داهاتووتر زۆرتر لەم بابەتەوە خزمەتی کردو نەک لە بابەتیەوەی کە لە میسر و لە وڵاتانی ترات چی بکەن چکە پێم وان نییە کرێس هەرمان ئامادە بوو بێ بەو ئەندازەی کە سۆشیالیستە شۆڕجێڕەکانی میسر لەگەڵ ئیسلامیەکانە چوونە پێشەوەوانە بۆ ئەندازەیە بچێتە پێشەوە بەرحاڵ جانبێکی تری ئەم مەوزوعە من پێم خۆشە لێرەوە بچینە سەر باسێکە من ئەم ڕۆژانە هەستم کرد جیگدالێکی لەسەر کرا کە لەسەر فەیسبوک تۆزێک بۆ ماوەیەک بوو بە مناقەشە مەنعکردنی نیقاب لە سویسرا ئەمەی کە لە شوێنە عامەکانیشان نیقاب مەمنوع کرا بە بڕیاری پەرلەمانی سویسرا بە بڕیاری بڵێن حکوومەتی سویسرا پەرلەمان پێماوێت لە پەرلەمانە تەرح کرا بۆ ئەبانە یاخود لە دەنگدانا بوو پێما بێ ڕیفراندۆم بۆ ڕیفراندۆمی بۆ کراوە بە دەنگدان بردیەوە و ئەمە نیقابی لە شوێنە عمومیەکانە عین لەسەر جادە ئەگەر تۆ نیقابت لەسەرا بێ و کۆی کە لە دانیمارکا ڕوویدا غەراماکری یا حتەن ڕێگەیشان بۆ داناوە کە چۆنی مامەڵی لەگەڵا بکەن بە هەر حاڵ دەتر بۆ بە شتێکی غێرە قانونی بەشێک لەو کەسانە کە مەسەلەن وەکو ئێمە چەپن و لە ئەوروپا ژینۆمانە دیفاعن لەمە کردیانەمە کارێکی باشە بەرحاڵ ئەمە بەرپەشدانەوەی ئیسلامی سیاسی ئەوانم پێ خۆشە نەزەری تۆ بزانم عومەر سپاس شەماڵ بەرحاڵ من ئاگاداری ڕەنگەوە زۆر نەبووکە بەڵام لە عامە ئاگاداری ئەو بەحسانە هەم کە مشکلەیەک ڕاستیکە من ڕەنگە لەسەر ئەوە بە تەفسیرتر لەسەر مەسەلێکی تر کە پەیوەندی بۆ هەیە ئەویژەوەی کە چەپ لەکوایە مەسەلەن و ئەو خطابەی کە چەپ ئەیدا بە کۆمەڵگا ئەو گوتارێکە هەیە چ گوتارێکە من پێم وایە چەپ لە ناو گوتاری فەرهەنگی یاخولێتەوە زیاتر تا ئەو ناو سەراعاتی اجتیماعی سیاسی ینی
منعکردنی نیقا حیجاب وانە لە شوێنە گشتیەکانە لە سەرجاردا بەحاڵ یاسایەکی کۆنەپەرستانی یعنی واتایە نەوعێکە لە ڕەگەزپەرستی ڕاستڕەوانە کە یەک دنیا پرۆژەی ڕاستەوانی لە پشتەوەیە کە ئینسان پەنان ینی تۆ بەس شکڵەکەی ئەبینی چوارچێوە گشتیەکەی ئەبینی و لە ڕقت لە کۆدەکانی ئیسلام لە کۆدەکانی ئیسلامی سیاسی دەی تەئیدەکەی دەبێ ئەوەی کە باگراوەندە اقتصادی سیاسی کۆمەڵاتەکانی تری لێک بیتەوە بەڕای من ئەمەەوە فاشیزمی تاڵ یعنی من بم بەدژێ وەستنە تۆ من ئەسڵن لە دەوڵەتی سۆسیالیستی شاتۆ ناتوانانی خەڵک لەوە منعکی کە حیجاب بپۆشێ ئێمە چۆن ئێمە یەکشی مشکلەکەەوە چۆن لە دین ئەڕوانین ینی من ئەگەر دەوڵەتێک دامەزرێنم دین لە دەوڵەت جیاکەمەوە ناوم یاسای ئاینەکان شریعەت تێکەڵ بە دەوڵەت بێ لە هەمان کاتیش هەناڵم دەوڵەت تێکەڵکەم بەسانی ڕاست لە هیچ هەردووچان قەتعکەموانەی کەم کارێکی پیپاتی خۆیان کرد خەڵک ئەبوو بە بتپەرست خۆیان بۆیم کاتێک کە من ئازادی واقعی ئینسانە مێنایە پێشەوە و کاتە تۆ خود بە خود سێریکە شۆڕشی ئۆکتۆبەر کە کراوە یعنی من حەزەکەم ئیشارە بە نقطەیە بکەمەوانە شۆڕشی ئۆکتۆبر کە کرا معاملی بەلشەویزم لەگەڵ ئیسلامەوە کاتە 16 ملیۆن کەس لە زۆر مامەڵەیەکی کۆمونیستانە بوو ینی هەتا بەیاننامەی چۆنەڵە یا ناتوان ساڵی 1970 بڕیارنامەی سۆڤێتاتی لەسەر دەرچووکە باسیێواکەڵە مسلمانانی رووسیا ئێوە پێشتر لەناو ئەم دەسەڵاتی قیسەری چوسەنراونەتەوە کتێبەکانتان سووتێنراوە شوێنی معابدانی خواپەرستەکان میسکەوتەکانتان ڕوخێنراوە ئازار دراون چوسەنراونەتەوە کوژراون لێتان بەخۆی ئاینتانەوە لە مەولا ئێوە کتێبەکانتان پارێزراوە میزگەوتەکانتان پارێزراوە و ئێوە لەژێر دەسەڵاتی سۆڤێتی کرێکاران و جوتیارانە هاوڵاتی دەبێت بەما ئەسڵەن ئەو کاتە 1940 وانە ڕوتێکی ئیسلامی لە ئاسیای وستا پیا بوو بەنای بوخاری تازەکان ئەوان پێیان وا بوو کە ئەبێ بگەڕێنەوە بۆ ئیسلامی محەممەدی پاک و خاوێنەوەوانە ئەوان ئەهدافی خۆیان ئەهدافی پاچی خوانە لە بەلشەویزمان دۆزیەوە چونە پاڵ بەلشەویزم بەڵام ئەمە بەسم وایە کە ستالین هات حتمما کۆمەڵە فاکتی گرنگ هەیە لەوانش کە دواکەوتوی اقتصادی بەحاڵ نەبووری کارە ئەوانە هەموو پرۆژە فەرهەنگیانی کە سیاسیانی کە بە هەزارەها کەسیان لە مسلمانانی رووسیا هەنە ناو حزبی بەلشەویک و ناو سۆڤێتاتەکانەوە و ناو ڕێکخراوەژدانەکانەوە ستالین هەمووی بردەوە دروستنەوە و غەریب نییە ئۆزبکستان کەنەوە یەکجیا بووە لە سانەوەی ژنان و مەمحەجبە بەبێ ئەوەی کەسیان بڵێ وەکو ڕەمزێک وەکو سمبڵێک وەکو تەفۆلێک بۆ دژایەتیکردنی دەسەڵاتی سەرت بێت کە حیجابی منع کرد و ڕۆژی هەبوو بە سوتاندنی حیجاب کێشەکە ئەوەیە ئێمە ئەچینە پاڵە ئەکتانە کۆمونیستەکان سوسیالیستەکان ئەچنە پاڵە ئەکتە ڕاستانە حیجابە سوتێنن یعنی دژی دەرکردی مناڵەکن لە مەکتەب بە محاجبە بۆیە من وتم یعنی ئەمەیە چەند لە خطابە ئەخولێتەوە ئەم خطابی کە چ بەکارێنێ خطابێکی کۆمونیستی نییە خطابێکی نیتشەییە يعني هیچ پەیوەندی بەینەوە نییە بە واقعی کۆمەڵایەتیەوە نییە من مشکلم نییە حتا من ڕەخەم بە ئیسلامی سیاسی لەوە نییە کە ئەمانە کۆنەپەرستن لەوە نییە کە ئەوانە فەرهەنگی ئیسلامی زاڵەکەن لە کۆمەڵگەدا لەوە نییە کە ئەوانە دژی علمانیەتن لەوە نییە کە ئەوان ژنان دژی فەرهەنگی مۆدێرن و مۆسیقان ڕەخنەی من تەنانە لە ئیسلامی سیاسی لەوەیە کە ئەمانە ئایا لە بنیادی چینیاتی کۆمەڵایەتی بەرنامەی سیاسیان ئەوان دژی بنەما چەسانەوەکانی سیستەمەنیانە ئەم نقطەیە زۆر گرنگە ئەم نقطەیە زۆر گرنگە عومەر زانین چۆنە من بۆ حسابەی کە کریسارمان شتێکی هێناوە باسی دوو تەسویرەکە بۆ معاملەکردنی ئیسلامی سیاسی یەکێکیانەوەیە کە بە پێشکەوتوخوازێ زانێ ئیشیش تریانەوەیە کە بە فاشیستێ زانێ ئەم هاتۆ ناوەڕاستەکەی بژاردەوە بەڵام من وا ئەزانم ئێمەمان پێویستمان بە ئەوەیە کە تەسویری کریسهارمان وەکو تێزێک ببینین کە ئەنتی تێزەکەی یاخود ئەوەی کە لە بەرامبەری وەستاوەتەوە ئەڵێ نەخێر ئەبێ هەرچی ناوی ئیسلامە بخیتە ئەو لاوە دژایەتی بکەیت و لە بەرامبەریا بۆستیتەوە و ئێمە بە جۆرە لە جۆرەکان نە ئەمیان بگرین و نە ئەویان یعنی باسەکە نە ئەوەیە تەعاون لەگەڵ ئیسلامی سیاسیا بکەیت
نە ئەوەیە کە لە سەرکوتگەریەکانی ئیسلامی سیاسی لە دوژمناتیەکانی چینی کارگەر و خەڵکی ڕەش و ڕوت و خەڵکی زەحمەتکێشی ئەم وڵاتانەیە هینبی لێیان بێدەنگبی لێیان نەبەو دیوەکەی کەشیانە ئەم دوژایەتیکردنە ڕاستیستیانەیە بەڕاستی ئەزانی چۆنە ڕەوتێکی ئەنتی ئیسلام کە لە کوردستانە دروست بووە کە لە فەیسبووکە بە تایبەتی و لە سۆشیال میدیای خۆی دەرەخاو ئەمانە واقعەن ڕەوتێکی دژایەتیکردنی مسلمانانە دژایەتیکردنیانە بۆی کە جەوهەری مسلمانەتی بە جەوهرێکی سابت ئەزانن یعنی ئەسڵەن ئەم ئینسانە لە بەردەمی دوو ئیختیارایە یاوە تا مسلمانە و کۆنەپەرستە و تیرۆریستە و ئەبێ دژایەتی بکرێتەوەوانە یاوە تاگەر بێ وەکو ئینسان حسابی بۆ بکرێ بێ واز لە ئاینەکەی بێنە واز لە دینەکەی بێنە بیرروبۆچوونی خۆی بگۆڕێ ئەمە چ بەرخوردێک و چ مامەڵەیەکی شۆڕژ جێرانەیە کە تۆ لەگەڵ بیرروبۆچوون و تەسویرەکانی کەسێکە ئەیکەی واقعان ئێمە ڕەخنەمان لە ئاین هەیە ڕەخنەی ئەساسی ئێمە ڕەخنەی مارکسە لە ئاین مارکس کە ئەڵێ دین ئەفیون الشعوب طبعا بالمناسبة نازم لەم کتێبەی کریسارمانە لە بیدایەتەوە دوان نیشانێدا ئەوەی کە مارکس وتێتی دین دڵی دنیایەکی بێدڵ و ڕۆحی دنیایەکی بێڕۆحە لەگەڵ ئەو قسەی کە ئەڵێ دین ئەفیون الشعوبە تەناقوزن لەگەڵ یەکانانەوە بۆ ئەڵێ هەم ئەمیان و هەب ئەمیان بەڵام خۆی مارکزەوەی لە یەک پەرەگرافە هێناوە مارکس ئەڵێ دین دڵی دنیایکی بێدڵە ڕۆحی دنیایکی بێڕۆحە دین ئەو گوڵاڵە سوورانەیە کە دۆڵی مەینەتیەکانی ئێمەدا پۆشیوە ئەبێ ئەوانە لابەرین ئەو گوڵانە لابەرین بۆی مەینەتەکانی خۆمان بناسین ینی باسەکە لە ڕەخنە لە دین بەرەو ئەوە ئەچێتەوە کە ئێمە واقعیەتەکانی چەسانەوە بناسین لێی لابدین ئەمە ڕەخنە ئێمە لە دین و هەمیشە ئەمێنێ هیچ کاتێکی شوازی لە بەخاتری ئەوەی کە خەڵک تەقەبولی بیر و بۆچوونەکانی مارکس بکاتەوە ئەوانە نە بە خاتری ئەوەی کە ئیمتیازێکی سیاسی بەدەستبێنین باسی ئەوەکەین کە بەڵام قسەکردن لەسەر ئەوەی کە تۆ مەرجی ئینسان بوون مەرجی ئەوەی کە تۆ سەرەتاییترین مافەکانت هەبێ ئەوەیە واز لە بیر و بۆچوونەکانی خۆت بێنی تو واز دینەکەی خۆت بێنی بە نەزەرم ئەمە ڕەبتی بە کۆمونیزمەوە نییە و ئەگەر ڕاسیستەکانی دانیمارک ئەگەر ڕاستیستەکانی سویسرا خەریکن سەبارەت بە مەقنەع و ئەوانە کەمپینێک بەڕێ ئەخەن بۆی کەوا خۆیانی پێ پاساو بدەن و سیاسەتی کۆنەپەرستانی خۆیانی پێ پاساو بدەن و خەڵگە خەنە بەردەمیە و اختیارەی ئایا لەگەڵ مەقنەعی یا لە دژی مەقنەعی سیاسەتی دروستەوەی بڵێ بنانان ناچم بۆم هەڵبژاردنە لەم ڕیفراندۆمەیە هەر بەشداری ناکەم باسێکە باسی مافەک سەرەتاییەکانی خەڵکەکە چ لیباسێک بپۆشێ نایخینە بەردەمی دەنگدانەوە نە بە دیفاعکردن لێی و نە بە دژایەتیکردنی مۆزوعەکە بۆین ئەساسەن مەوزعیشی لەم بابەتە سۆشیالیستیانەیە ئەیتوانین مەوزعەیەک بێ کە تەفکیری ئینسانی ئێمە و تێڕوانینی ئینسانی ئێمە عکس کاتەوە لە هەمان کاتیشە هیچ امتیازێک بەو ڕەوتە نەدا کە پێی وایە ئەم مەقنەعەیە ئیتر ئەو شێوازە جل لەبەرکردنەیە ئەگەر ئافرەت لە بەرینەکان ناچێتە بەهشتەوە ئەمە ئەم لەم هینە هەڵبژاردننی ئەو مۆزع دروستەیەکە ئینەکەێت من بۆچی ئەم باسم کرد بۆچی ئەمە ئەڵێم چونکە ئەمە تقریبان ئەمە توانێن بەسەرن نیشانەیەک بێ یاخود نوچی ئەو شاخە بەفرە بێ کە هەمووی دیار نییە لە هەڵوێزگرتن و مۆزعکردن لە بەرامبەر ئیسلامی سیاسی و لە بەرامبەر ئاینە ئەو شتێک کە تۆ باست کرد ئەوەی کە مۆزعکردن لە بەرامبەر ئیسلامی سیاسی ئەبێت دەرهاویشتەی خەباتی چینایەتی بێ و بەشێک بێ لەوەی کە تۆ خەریشی لە خەباتی چینایەتی هاتەوێ دڕبا جوڵانەوەیشی دیاری کراوبیت و ئەوانە ئەمە ئەسڵی مۆزوعەکەیە چکە باسی ئێمە لەگەڵ ئیسلامی سیاسی باسی ئایدۆلۆجیان نییە باسی بیر و بۆچوونێکی کۆن و ئەوانە نییە و بەوەش جواب نادرێتەوە کە ئەم بیر و بۆچوونە بخەیتە ژێر پرسیارەوە بەوە جواب نادرێتەوە یعنی ئێمە بوونەوەرێکی ئایدۆلۆجیز نین کە ئەبێ خەڵک بیر و باوەڕی کۆمونیستی ئێمە وەربگری و قبوڵی بکە ئێمە بوونەوەرێکین ئێمە جوڵانەوەیچین کەمانوێت کۆمەلگا ڕزگارکەین و کۆمەلگا بۆ ڕزگاربوونی خۆی و ئەمانە مامەڵەیەک لەگەڵ ئیسلامی سیاسیەکەوە بەریەکەوتنێک هەیە لەم بەریەکەوتنیا بێ لابچە بەڵام ئەسڵی مەسەلەکە لەسەر گۆڕینی کۆمەلگایە کە بەرەو ڕووی
ئیسلامی سیاسی بیتەوە نەک لەسەر ئەساسی هێنانی قیەمێکی معەن و ئەوانە. ئیسلامی سیاسی بە قیەمەکانی دوژمنایەتی ئینسانیت ناکە، بە ئەو سیستەمە دوژمنایەتی ئینسانیت دوژمنایەتی کۆمەلگاکانی ئەم سەردەمەی ئێماکە کە ئەوێ بیهێڵێتەوە دیفاعی لێ بکە. ئەو سیستەمە نابەرابەرە بەوەی کە فەقیرە بێ فەقیر بێ و دەوڵەمەندە بێ دەوڵەمەند بێ. ئەم جیاوازی خوا دایناوە بێ بمێنێتەوە، نەخێرەمە کۆمونیستەکان ئەڵێن نەخێر، خوش داینابێ نابێ بمێنێتەوە. جیاوازی دەوڵەمەند و فەقیر، جیاوازی کارگەر و سەرمایەدارە بێ لە بین بچێ، ئینسانەکانە بێ یەکسان بن، هەر کەسێک دایناوە با داینابێ، بەڵام ئەم واقعیەتە بێ بگۆڕەوە. من لە ئیسلامی سیاسی وە لە هیچ جوڵانەوەیشی تری قبول ناکەین کە ئەمە بەسەرێمە فەرزکە کە ئەمە بێ بمێنێتەوە، بەڵام ئەمە بەواقع ئەکەی نەک تەنها بە ئەفکار و بیر و بۆچوون. ئەبێ لە بەرامبەر ڕێکخراوەکانی ئیسلامی سیاسیان ڕێکخراوی جەماوەری لە ناو گەڕەکە زەحمەت چێژنشینەکانە دروستکەی لەو شوێنە کە ئینسان مەحرومە، لەو شوێنێکە کە ئینسان مەحرومە، هەر ئیسلامیەکان نبینێتەوە کە خەریکن بە زەکات فریایەکەون، کۆمونیستەکانیش و سۆسیالیستەکانش ببینێتەوە کە خەریکن دەستیانەکردن و کۆیانەکەنەوە بەرەنگار بوونەوەی هەژاری و فەقر. ئەمەش زۆرم قسەکردیارە وەختی تۆم خوارد ببوورە فەرموو. تو هەمیشە وەختی منە خوارد. شەواڵجان نا زۆر موافقی قسەکانتن و من هەر ڕاستەکەی هیچ ئیضافێک نینەوە بەشێکی زۆر وتبار حاڵ من یەکشتن بووم گرنگە لێرە باسیەکەم ئەوەیەکە بۆ من وەک مارکسیستێک بڵاوبوونەوەی ئاین و بیر و باوەڕی خورافی ناو خەڵکە ئەسڵەن چێشم ئەسڵەن چێشم چۆن بە دیوەکەی ئەو دیویشان چێشم واتە ئێستا ئەگەر خەڵکی بارحاڵ خەڵکی کوردستان ئەگەر بەشێکی زۆریان مسلمان و معتەقدن بە ئاینێک یا بەهرائینێک یا بە هەر بیر و باوەڕێکی خۆیان ئەگەر خەڵکی کوردستان هەمووی ئەتەیست بێت چی بۆ من چ گۆڕان یعنی بە ئەندازەی تاڵەمویەکەمە ئەمە بە ئەندازەی تاڵەمویەک ئەگەر خەڵکی کوردستان هەمووشیان بێدین بن بە ئەندازەی تاڵەمیەکان ناکاتە سەر گەورەبوون یا بچووکبوونەوەی سەرمایەداری یا قازانج و سوودی سەرمایەداری. بۆ من ئەم شەڕێکی فەرهەنگیە کە تێکەوتوین چەپ تێکەوتووە. ئەزانێ یەک مشکلە هەیە ئەوەی کە من ئەمە قسەی خۆمە هەموو کەس بیبیستێ ئەوەی پێ وایە کۆمونیزم دژی ئاینە ئەسڵان هێشتا لە شەڕی فەلسەفەکانە خەوتووە. ئەوەی پێی وایە کۆمونیزم بە دژە ئایندا ناو ئەبا هێشتا بەڕای من لە ناو سراعی ئەوەی ناخەوتووە کە هێشتا ناو پرسیارە خەوتووە کە ئایا مادە پێشەیە ڕۆح هێشتا لە ناو لای ئەوین ماوەتەوە کە ئەو کۆمونیزمەکەی بە ئەتەیزم دەست پێ کرد. یعنی ئەمە دەمێکە بەجێمان هێشتووە ئێمە ئەمانوێ پرسیارێکی تاعنی شەڕی ئەتەیزم شەڕی لەناوبردنی خوددایە بۆی کە ئینسان وجودی خۆی بسەلمێنە. شەڕی کۆمونیزم شەڕی لەناوبردنی بۆ کاتی تایبەتە بۆ ئینسانێکی پۆزیتیڤ دەچێت. زۆر جیاوازی هەیە یعنی ئەوەی کە ئەمە زۆر کێشێکی گەورە بەڵام وەختم چە بۆ نمونە شتێک هەشتێ بڵ ئەوەی کە لە هەڵبجە ڕوویە ئیسلامەکان نمایشیان کردووە تۆ ئەی بەرامبەر چۆن ڕێک ئەزانی چۆنە شەماڵگیان چەپەکانی 30 ساڵی ئەخیر 40 ساڵی ئەخیر چەپەکانی ئەمریکا ڕێککەوتنە هەمان ئەم هینەوە کەوتنە هەمان ئەم کێشەیەوە ئەوان هاتن شەڕی شوناسە جیاوازەکانیان نەکرد شەڕی سەرمایە و سڕاعی طبقی و سیاسی و اقتصادیان بەجێ هێشت چۆن لکان بە شوناسەکانەوە ئەرێ دەبەسە باوە کوژە مەشەماڵگیان چۆن ڕاستەکەی ئاهاسری لێ تێگەم چۆن لکان بە شوناسەوە یعنی ڕەشپێستەکان هۆمۆفیلەکان هۆمۆسێکسوالەکان مناڵانی ڕەشپێست ڕەگەسپەرستی ئەمان هەر هەمووی لە کۆمەڵگەی ئەمریکا هەیە بەڵام چەپی ئەمریکی ڕێک چوون لکان بەمانەوە ئەوەندە لکان بەوانەوە ئەوەندە بەدژی کۆنەپەرستی قسەیان کرد ئەوەندە بەدژی ڕاسیزم قسەیان کرد ئەوەندە بەدژی ڕەگەسپەرستی قسەیان کرد کە تا توانەوە یعنی ئەزانی چیان لێ هاو تۆ ناتوانی بەڕێی من ئێمە ناتوانین هەموو ئەمانی کە من باسییانەکەم هەموو ئەم چێشانی کۆنەوەڵگایە کە داد بڕات لەمێ داد بڕا لە ینی داد هاواش ببوورە ئەوە لە ئینەکەەوە دەزانی لە کۆمپیوتەرەکەەوە دێت ئێمە هەموو ئەوان ئەو چێشانی کێشەی ژنان کێشەی مناڵان کێشەی کۆنەپەرستی ئەگەر ئەمە دامان بڕی لە طبقات لە سراعی طبقی لە کێشەی ئێمە لەگەڵ سەرمایەداری بەڕێی من ئەبینە هەر ئەو مخاطبەی کە ڕخنەگرە ئەخلاقی کە هەیە پێمان وایە کۆنەپەرستیە پێوانای ئیسلامەکان دواکەوتون پێوانایە دژی ئێمە لەگەڵ جلوبەرگی ئازادین ئێمە لەگەڵ تەنووری کورتان ئێمە لەگەڵ چوزانم ئێمە لەگەڵ فەرهەنگی مۆدێرنین ئاخە باشە
تو پێ دوای ئەوان دواکەوتون تۆ ڕاستی شەڕەکەش بڵێ ئەڵم خطابێکی نیچێ ئەمیش پێشینی هەیە لە شەستەکانەوە دوولۆز و بەرحاڵ فۆکو ئەوان ئیشیان لەسەر دری داوانە زاڵە ئەم تەسەورە لە غەرب زاڵە ئەم تەسەورە هاتۆتە لای ئێمە ئەم چی پێڵێن تێگە کۆمەڵاتەکان تۆڕە کۆمەڵاتەکان برەوی پێ ئەدەن بۆیە تۆ ئەبیری هەموو تەواوی ئەوڕۆپیەکانی خۆمان فقط لەناو فێسبوک بەجی کۆنەپەرستی بەجی ئیسلامی سیاسی بەجی دواکەوتووی بەجی خڕێک خطابە تۆ ڕەبتی ناکەیتەوە بۆ سرعی کە تۆ شەڕی دیسکۆرسە شەڕی دیسکۆرسەکانە دەردیتەوە شەڕی خیتابە جۆر بە جۆرەکانە شەڕی هێزە کۆمەڵایەتیەکان نییە شەڕی بەرژەوەندەکان نییە شەڕی ڕێخستنی نییە هیچ لە هیچ جێگایەکان نەک تەنها وەڵام بۆ ڕێخستنی کارگەران و خەڵکی ڕەش و حتا پرسیارەکانیش نایەتە گۆڕێ ئەمە چۆن ڕزگارە بین لەم دۆخە ئابیر و باوەڕی خەڵک بگۆڕە ئەخن مارکس لە ئایدۆلۆژی ئەڵمانیا یەکەمین کتێب کە مارکسی خۆی وەکو کتێبێک باسیێکا کە تەسفیح حسابی لەگەڵ بیر و بۆچوونە کۆنەکانی خۆیان کردووە ئەگەر ئێمە خۆمان سەر بە نەریت و دنیابینی مارکس دەزانین یەکەمین لاپەڕەی ئایدۆلۆژی ئەڵمانی باسی ئەم کێشەیەکە قسە لەسەر هێنانە خوارەوەی ڕەخنێ لە ئاسمانەوە بۆ عەرز گاڵتە بە هیگەڵیە تازەکانەکە گاڵتە بە فیورباخەکە گاڵتە بەو تێڕوانینە ئەکا کە فیورباخ باسی کرد کە ژیانی مەسیحی هێنا باسی لە ژیانی مەسیحکە کتێبیشی لەسەرەوە نووسی کە چۆن ڕزگاربوون لە ئاینەمانکێنێ بۆی کەوا ڕزگار بین لە چەوسانەوە ڕزگاربوون لە بیر و باوەڕە کۆنەپەرستیەکان و بیر و باوەڕە نازانچیەکان ڕزگارمانەکە و ئازادمەکە مارکسەڵێ بەعەکسەوە ئەساسەن باسکردن لەسەر ڕزگاربوونی ئینسان ڕزگاربوونە لەسەر زەوی لەسەر عەرز نەک لەسەر ئاسمان ڕەخنە ئەبێ ڕەخنە لەو هێزە کۆمەڵایەتیانە بێت کە لەسەر زەوی ئینسانە چەوسێنەوە باسەکە لێرەیە ئەوە نییە موهادەنەی بیر و بۆچوونی کۆرەپەرستانە بکەین وتم سەرنجام هەمیشە و دائیمێ ڕەخنەمان لەو بیر و بۆچوونە هەیە کە ئەڵێ قەزا و قەدەرە شێک بەدەستی ئینسان نییە چارەنووس هی خۆت نییە ناتوانین نا ئێمە لە ڕووی فەلسەفی و لە ڕووی میتۆدۆلۆژیەوە بە هەموو شێوازێک ئێمە دژایەتی ئەم بیر و بۆچوو ناکەین ئەڵێن ئینسان ئەتوانێت مێژووی خۆی بدروستکە ئینسان ئەتوانێت مێژووی خۆی بگۆڕێت دیارە نەک لەسەرە و شەرایطانی کە خۆی بڕیاری لەسەرەدا بەڵام سەرنجام لە مەقتەعێکی تاریخی دیاریکراوە توانێت ژیانی خۆی بگۆڕێت بەڵام باسی ئێمە هەتاکو بۆ لابردنی تەسیراتی و کاریگەری بیر و باوەڕە کۆنەپەرستیەکان بۆی فەرهەنگی ئینسانەکان بگۆڕین تێوەچوونیانە لە خەباتێکی کۆمەڵایەتی مادیە قسەکردنە لەسەرەوەی کە چۆنچۆنی تۆپچۆرە ناو خەباتێکی مادیەوە مارکس کە باسی ڕزگاربوونی ئینسانەکە باسیەوەکە کە شۆڕشی سۆشیالیستی بێ بکرێ ئەڵێ مهمترین لەوەی کە خەڵکانەکە شۆڕشەکە بەسەر دەسەڵاتێکی دیاری کراواکەن ئەوەیە لە پرۆسەی شۆڕشکردنا خۆیان ئەگۆڕن یعنی باسەکە تێوەچوونە لە خەباتێکی مادی و مەلموسی کۆمەڵایەتێک کە لەوێ ئایدیەکان و بیر و بۆچوونەکانە گۆڕێ ئێمە پێویستمان بەوەیە بچین ئەوێ لەوێ قسە بکەین ئەگەر ئەمڕۆ لە بەرامبەر دەسەڵاتدارانی ئیسلامیە لە عێراق و ئەوانەیە جوڵانەوەیەک هاتۆتە پێشەوە ئەو جوڵانەوەی بەوە ناکرێکە فڵانە مەلادانیشە لەسەر قورئان وا ئەڵێت و قورئان وا تەفسیرەکرێومانە ئەمانە هیچ ناگۆڕێ بەشێک لەوانەی کەم کارە ناکەن دواتر هەر دەرەکەوێ هەر فاشستیشن ئەساسەنەوەی کە ئەو قسە ناکەن هەر هیچ بیر و بۆچوونێکی پێشکەوت خوازانیان نییە ئەوەی کە ئەکرێ ئەمە ئەنجام بێتوانێت لەو گەڕەکانەیە کە ئیسلامیەکان ئێستا بوونەتە دەسەڵاتێکە خەڵک لێیان بێزارە لەوێ تۆ بتوانانی جوڵانەوەیەک بۆ تەشکیلەیەکی دیاریکراوی و مشەخەص دروستکەی کە جەماوەر کۆ بکاتەوە بە دەوری پراکتیچێک و هەڵسوکەوتێکی ترەوە کە دوورە لە نفوزی ئەو دینداران دوورە لەو تێڕوانینەوە کە هەموو شتێک ئەبێ بگەڕێتەوە بۆ مزگەوت و هەموو شتێک ئەبێ بگەڕێتەوە بۆ ئاینەکان و بۆ سەرکردە ئاینەکان بڵێ یە خاڵ ئەوەی کە تۆوتێ دروستکردنی ڕێکخراوەکان ڕێکخراوی فەرهەنگی ڕێکخراوی ژنان ناڵان سوزانن مۆدێرن ئەمانە یەک کێشە هەیە کە ئێمە هەمیشە بوومانە ئەوی ژەوەیە کە ئێمە هەمیشە دەسەڵات هەمیشە چی؟ دەسەڵات بە دوای دەسەڵات سۆسیالیزم هەرێستە ئەمە بۆ خۆی بەنەوەیەک هەموو کارەکانی توی کردێتە کارێکی سەرفەن سیاسی و حتمەنەوە هیچ نەشیزانی چۆن ئەم دەسەڵاتە دەبستەکەی بەڵام تەواوی کارە کولتوری مێژووی فەرهەنگی چوزانم هونەری ئەدەبیانە هێوە هۆشمەندی کۆمەڵایەتی ئەومان خستە ئەو لاوباکی کۆمەڵ نەزانێت بەجیاتیوی کە من ڕاکەم بە شوێن دەسەڵاتە ڕاکەم بە شوێن هەژمونی قودرەتی کۆمەڵاتی خۆمە یعنی ڕاست ئێستا دەسەڵات لە دەستی پارتیا بە دەرەجەی یەکەمی چێتی شاوکایەتی بەڵام ڕاستەکەی کۆمەڵگا بەدەستی سیاسی ئەوان دەسەڵاتیشیان نییە یعنی ئەوە
دیسانەوە ئەگەڕێتەوە بۆ هەژمون لە دەرەوەی دەسەڵات ئێستا ناڵێن سیسی لە میسرا ئیسلامەکانی وا لە ناو بردو ئەوانە دقیقاً لە ناو میسرا لە ناو قاهرە لە ناو گەڕەکە فەقیر نشینەکانی میسرا ئێستا دەسەڵات بەدەستی خوان مسلمینەوە لا هەتا ئەم لەحزەیە بەدەست سەلەفیەکانەوەیە ینی هەتاکو ئەوەی کە سیسی بۆی بێ ئیخوانەکان لابەرێوانە بێ فێژنێکی تری ئیسلامەکان بێنە بۆی ئەوان لابەرێ زانی هەر ئەڕۆی بەناو گەڕەکەکانە ئەگەڕێون خۆم لە میسرا بووم لە ئەوژی ئینتیفازە و ڕاپەڕین و شۆڕشی میسرا ئەوانە من خۆم لە ناو قاهرەیە بووم ئەگەڕای بەناو کۆڵانەکانە لە هەر شوێنەکە لافیدەیەک نووسرا بوو أكفوا العائلة فقيرة أرملة وأولادها نازم شيء المنظمة الخيرية الفلانية توابي ومنظمة الخيرية أنا باسك النظام 10,000 20,000 منظمة خيرية لسر تأثري مصر دروز بو ما أنا بدسي إخوان مسلمين ويا واقعا لخواره ولو أعماقي مجتمع لو جايك خلق بيوستي با تعاون كردن هي لقال ياك لو جايك خلق بيوستي با هاوكاري يكتر كردن هي لك خلق كومونيستكان نابين سوشياليستكان نابين إسلامكان نابين أو كاراكن بەڵام سۆشیالیستەکان پیان وایە ئەمە کاری ئێمە نیە کاری ئیسلامەکان ئەوڵام کە خەڵک ڕژایە سەر جادە اینجاچین بە عەلە مەسوولەکە و پێشیانەکەوین ئەڵێن با بڕۆین دەسەڵات بگرین ئەمە بەس لە فلیمی شالی شاپلن هەیە ئەمە بەس لە فلیمی شالی شاپلن هەیە عەلەمەکە ئاگرێ نییە شتیوان نییە تۆ ئەگەر لەو ڕۆژەیە کە خەڵک لە بەرامبەر هەژاری لە بەرامبەر دەربەدەری لە بەرامبەر مەحرومیەت لە بەرامبەر هەموو مەینەتەکانی ژیانیا خەریکە شەڕەکە دەست و پەنجە نەرمەکە ئیسلامیەکە بینێ لە پاڵی خۆیان خەریکە کۆمەچی پێکەوەوانە ئەو ڕۆژەکە ڕژایە سەرجادە بۆیکەوە دەسەڵات بگۆڕێت و ئەوانە هەر ئیسلامەکە پێشێکەوێ ئەوانیە تاریخی ئێمەوان نەبووە جوڵانەوەی کۆمونیستی و سۆشیالیستی لەناو ئەوروپایە بۆیە لە ئەڵمانیا توانیوەتی هینکە لەبەرێ لە ئەڵمانیا سنووقەکان سۆشیالیستەکان دروستیانە کرد ڕێکخراوە کارگەریەکان بۆ کۆمەکردنی یەکتر سۆشیالیستەکان دروستیانە کرد تەعاونیەتەکان سۆشیالیستەکان دروستیانە کرد ڕێکخراوەی ژنان خوێندکاران کۆمەکردن هەموو ئەوانە سۆشیالیستەکان دروستیانە کرد لە دەرەوەی دەسەڵات خەریک بوون لەگەڵ هەژاریە ئەو ڕۆژەی کە شۆڕشەکراوە ئەوانە سۆشیالیستەکان لە پێشەوە بوون ئەمڕۆ تۆ بتەوێ ڕەخنە لە ئیسلامی سیاسی بگری بە عەمەلی بێ بڕۆیتە ئەو مەیدانەوە لەوێ شەڕکی باشە نەگەوەی کە بابیر و باوەڕیان بگۆڕین ئەفکاری ئیسلامی لە مێشکیان دەرکەین ئەفکاری ئەڵێ هینە ئەم سۆشیالیست و کۆمونیزمی ئێستا ئەڵێ شودیەهوایە ئەڵێ هینە ئەوە نیە جەماعەتیەهوا لە دەرگان وەرە بە ڕێگای نەجات و ئینسانیەتێکی ترە پێنیشان بم ئەمە کەی منهەجی ئێمە بۆ لە قەباتکردنە نه هەر ئایدیالیزمە وەکوتم ئەو هەڵوەستەی کە ئێستا هەمانە بەشێکی زۆرمان کە لەسەر ئاین بە تایبەتی ئەوە نەتوانین تێکەڵ یەکەین هەم تێکەڵیمان کردووە زۆر جار ئەبێتە ئایدیالیزم هیچی لێ ناکەیت و ئیسلامی سیاسی بەخۆی شاکە ئەم هێزارە بەخۆی تۆ تەسلیمی ئەوە کردو دقیقاً لەمە قەدەریانە وانی بوون هەبوون لەناو کۆمەڵگایە لەناو جەرگەی کۆمەڵگا بەڵام نەک ئەوەی کە تۆ لە ئەوڵ ئیشری یاعلانی کەی سوسیالیزم هەر بەیانی لە سا ئەوەی کە دڵێ لە سا 5 خەڵکمان لەگەڵا بێت دەسەڵات دەگرین برادەرێوای تو نوع خەیاڵە تۆ هەژمونی کۆمەڵایەتی شۆڕشی ئۆکتۆبەر هەر ئاوا نەبوو بینین دەست بەرێ و بڕیارەکەی با بڵێ بەیانی سبەینە درەنگە و ئەم ڕۆژ زووە ساعتەکەشی دیاریکە نا هەژمونی هەبوو لەسەر فکرە هەژمونی هەبوو بەسەر اقتصادە هەژمونی هەبوو بەسەر کۆمەڵگەیە دەسەڵاتی هەبوو تەنزیماتی هێزی ئاوا بوو ینی خۆ تۆ بە ئاسانی دەسەڵات ناگری بەزم من بۆ ئەو کارە بکەم چەپ خاڵی چێتە سەوی کە کۆمەڵگە پێویستی بە ئێمە لە ناو خەڵکا بین لە ناو ڕێخاوەکان بدروستکەی بەرحاڵ دڕبێن بە کۆنەپەرستی بەدژی دەسەڵات قسەکەین بەڵام هیچ کاتی ئەو ئەسڵەمان لە بیر نەچێت کە ئێمە مولکایەتی تایبەتی ڕاستەکەی پەیوەندیستە مادارەکان کێشەی سەرەکی ئەسڵی ئێمە نەک ئایدیەکان دەسەکانی خۆش بێ عومەر وەختمان زۆر پێم وابێ تر کاتیەوە هاتۆ بەرنامەکە کۆتایی پێبی نەگەرچی ئەم باسە زۆرە کێشێ من پێم وابێ گەشتا من زۆرم ماوە لەسەری بیڵێم بەڕاستی بەڵام لەوە زیاتر تۆش ماندوو نەکەین و بینەرانیش ماندوو نەکەن بە لێمان تووڕە نەبن بەرحاڵ ئومێدەوارم لە بەرنامەی تریشا پێکەوە پێک بگەینەوە ئەمەر و باسی مەسایلی تر بکەین بەیەکەوە من لەزەتم بر بەڕاستی لە گفتوگۆ و دیالۆگ لەگەڵ تۆیە ئەگەرچی زۆر موافق بووین لەگەڵێکا پێم خۆش نییە حەز دەکەم کەسێک بێتەوە لەگەڵم ناموافق بێتەوەوانە پێش و پێکەوە جەدەلێ بکەین بەڵامچی پێکەوە هەردوو یەک تێڕوانیمان هەبوو ڕەنگاوانشی کە بینن ئێمە کتێبی مەسەن کریس هەرمانمان مناقەشە کرد و هەردووکمان لە دژی بووینەوەمانە پێیان ناڕەوا بێ بەڵام چی بکەین ئێمە کەسمان دەست نەکەوت بێ دیفاعی لێ بکە
جێگەی داخ من تۆ لە حیزب ئاوین هەمیشە مخالف بووی بەرحاو من زۆر خۆشحاڵ بووم ئەمە کاتێکی خۆشە هەبێ هەنێک قسە لەگەڵ بینەران ناکەم و منیش کۆتایی پێێنم ئازیزان و خۆشەویستان ئێوە بینەری بەرنمەیەک بوون لەگەڵ هاوڕێم عومەر خەتات سەبارەت بە کتێبی کریس هارمان پێغەمبەر و پرۆلیتاریا فەندەمێنتالیزمی ئیسلامی چین شۆڕش باسی ئەم کتێبەمان کرد و باسی مۆزیلەی ئاین و ئیسلامی سیاسیمان کرد لە ڕوانگەی جوڵانەوەی کارگەری و کۆمونیستی و خەبات بۆ ئایندێکی باشترەوە باری سەرنجی خۆمان خستە ڕوو ومێدەوارم کە توانی بێتمان بە ڕوونی باری سەرنجمان بگاتە ئێوەی ئازیز بینەری بەرنامەکانمان بن کەناڵی یوتیوبمان لایک بکەن جەڕەسەکە کلیک بکەن بۆی کە دوا ئەپدەیتتان پێ بگا و ئەم کەناڵە بە دۆست و ئاشنایانتان بناسێنن ومێدەوارم وەک پێش لە ناوەڕاستی بەرنامەکە شاوتم نەورۆزێکی خۆشتان بوو بێ و ساڵێکی خۆشتان هەبێ بۆیکەوە دوای نەورۆ ساڵی ئایندەتانە ساڵێکی خۆشتانە بێ و لە ساڵی ڕابردوو لانیکەم باشتر بێ تا بەرنمەیەکی تری دیالۆگی هیوا بە ئێوەی ئازیزەکەینەوە ومێدەباری کاتێکی کامەران و شادتان بۆکەین هەر بژین